لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستانەوە ڕۆژتان باش من ڕێبینیا ڕەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون و هەروەها دوو تەوەری سەرەکیمان دەبێت کە گفتوگویان لەسەر دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەریەکە لە ساڵی 1993ەوە یونسکۆ بە فەرمی داوای کردو لە نەتیجە گرتوەکان کە ئەم ڕۆژە بە ڕۆژی ڕۆژنامەگەری ئازادی جیهانی بناسیێنرێت لەم ڕۆژەدا زۆربەی ڕۆژنامەنووسەکان لە سەرتاسەری جیهان و ناوەندەکانی ڕاگەیاندن کۆ دەبنەوە کۆنگرەیەکی چەند ڕۆژە دەبەسرێت گفتوگۆ دەکرێت لەسەر ئازادی ڕۆژنامەگەری و ڕۆژی ڕۆژنامەگەری لە سەرتاسەری جیهاندا هەروەها پەیامەکان دووبارە دەکرێتەوە بۆ حکوومەتەکانی ئەو وڵاتانە بۆ ئەوەی کە سربەستی و ئازادی ڕۆژنامەگەری بدەن بە ئەو ڕۆژنامەنووسانی کە لە ناوچەکاندا هەن هەروەها گفتوگۆ لەسەر ڕۆژی ڕۆژنامەگەری دەکرێت لە سەرتاسەری جیهاندا عێراق لە نێو ئەو نەخشەی کە نەتیجە گرتووەکان بڵاوی کردوێتەوە بۆ ڕۆژنامەگەریەکان لە ناوچە هەرە مەترسیدارەکان نییە بەڵام لە هێڵی سوورایە واتە ناوچەیەکی سەلامەت نییە بۆ ڕۆژنامەنووسان ئەوەی کە ئەم ساڵ بڕیار بوو ئەو کۆنگرە لە لاهەی هۆڵەندا ساز بکرێت گفتوگۆ لەسەر چەند بابەتێک سێ تەوەری سەرەکی دانرا بوو کە گفتوگۆی لەسەر بکرێت یەکەم سەلامەتی ڕۆژنامەنووسان و دووهەم بابەتی ئازادی ڕۆژنامەنووس بە دوور بێت لە کاریگەریە سیاسی و بازرگانیەکان و خاڵی سێمیش ڕەخساندنی دەرفەتی یەکسان بۆ ژن و پیاو ئەمە بڕیار بۆ کۆنگرێت لە لاهەی ساز بکرێت بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کۆنگرەکە ساز نەکرا بەڵام بە فەرمی ئەم سێ خاڵە ڕوبەڕووی حکوومەتەکان کراوەتەوە لەو ناوچانەی کە ناوچەی شەڕیشن و زۆر مەترسیدارن بە فەرمی داوا لە حکوومەتەکان دەکرێت کە هەلێکی یەکسان و سربەستی و سەلامەتی زیاتری ڕۆژنامەنووسان بپارێزرێت ئەمە یەکێک لە تەوەرەکانی بەرنامەکەمان دەبێت لە تەوەری دووەماندا گفتوگۆی لەسەر دەکەین لە تەوەری یەکەم و تەوەری سەرەکی بەرنامەکەمان ئەمڕۆ 32هەمین ساڵ یادی کیمیابارانکردنی گۆبتەپە و ئەسکەر و دەشتی کۆی و قەڵای سێوکەیەکە لەو کاتەدا ڕژەمی پێشووی بەعەز بە دڵندانەترین شێوە پەلاماری و شوێنانەیدا لە قۆناغی چوارەمی ئەنفالدا لە پاش ئەوەی کە ئەو ناوچانەیانی جگەلەوەی کە ینی وەکو ناوچەکانی دیکە نەبوون بۆ لە هەڵەبجە تەنها کیمیاباران کرا بەڵام لە گۆبتەپە و ئەسکەر و دەشتی کۆیە لە زیاد لە تۆپبارانکردن کیمیابارانکردن دواتر خەڵکەکەیشی ئەنفال کران کە ئەمە ڕووداوێکی گەورەی مێژووی بوو لە بۆ کورد کە بەو شێوە دڕندانە بەو شێوە جینۆسایدا کە پەلاماری خەڵکی کوردستان بترێت بۆ جینۆسایدێکی ڕوون بکرێت بەڵام تاوەکو ئێستا هەرچەندە لە دەدگای باڵای تاوانەکانی عێراق و پەرلەمانی عێراقیشدا بە فەرمی کارەساتی ئەنفال و کیمیابارانیش بە جینۆساید ناسێنراوە بەڵام تاوەکو ئێستا نەتوانراوە ئەم بابەتانە لە سەرتاسەری جیهانتەوە جینۆساید بناسرێت قەرەبووی کە سوکاری کیمیاباران و ئەنفالکراوەکان بکرێتەوە لە قۆناغی ئێستاماندا لە جێگەی داوای ژیانێکی خۆشگوزەرانی گەورە بکەین داوای ئەوە بکەین کە قەرەبووەکی گەورەمان بکرێتەوە بەرامبەر بەو نەهامەتیە گەورانی کە بەرامبەرمان کراوە هەر لە پەلامهەردانی گۆبتەپە و ئەسکەر 150 گوندی ناوچەکە بە تەواوی وێران کران جگە لەو ژمارە زۆری شەهیدات جگە لەو وێرانکاریە جگە لەو هەموو نەهامەتی کە بەسەر خەڵکەکەتا هات ئێستا دەبینین بۆ نزیکەی 2 مانگ دەچێت تەنها شارستە دارایە بچووکەکانیش کە بابەتێکی زۆر بچووکە و مافێکی زۆر سەرەتایە و هاوڵاتیەکە موچە نادرێت بە هاوڵاتیان بۆ بابەتانە بۆ تاوەکو ئێستێمە نەمانتوانی سوود لەو بابەتانە وەربگرین بۆ تاوەکو ئێستا نەمانتوانین سوود لە جینۆسایدەکان و نەهەمەتیە گەورانەمان وەربگرین لە هەندێک وڵاتدا هەیە کە تەنها یەک جینۆساید دەکرێن دەبێت ئەوەی کە بۆ چەندەهین ساڵ بۆ چەندین ساڵ نەوەکانی دوای ئەوە بتوانن ژیانێکی خۆشگوزەران و ژیانێکی ئاسوودە بژین قەرەبوویان بکرێتەوە بەڵام ئێمە چەندین جینۆسایدمان بەسەر هاتووە بەڵام تاوەکو ئێستا لە سەدە 21دا ئەوە حاڵمانە بۆ نەمانتوانی سوود لەم جینۆسایدانە وەربگرین و قسە لەسەر وردەکاری کیمیابارانکردن و ئەنفالکردنی گۆبتەپە و ئەسکەر و دەشتی کۆی و قەڵای سێوکە ئەکەین لەگەڵ بەڕێز ئەحمەد ئەسکەری کە بەڕێزیان نێکێکە لە خەڵکی هەردوو گوندەکەیە دایک و باوکێکیان خەڵکی گۆبتەپەیەکیان خەڵکی ئەسکەرەوە لامان کاتیشدا ژمارەیەکی زۆر لە کە سوکاری لە ناو لە ماڵەکەی ئەنفال و کیمیاباران کراون و ئەندامی سەرکردایەتی کێتی شتمانی کوردستانیشە کاک ئەحمەد ڕۆژ باش خێر بن سەرەتا ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم ئەم شێوازە دڕندانە بۆ بەرامبەر بە ئەو ناوچەی دەشتی کۆیە و گۆبتەپە و ئەسکەر ینی بۆمبارانکردن کیمیابارانکردن ئەنفالکردن و دواتر 150 گوند وێرانکردن بۆ بەو شێوازە دڕندانە تەعاملکردن زۆر سپاس
بێگومان ئەمڕۆ کە 32 ساڵ تێپەڕێ بەسەر ئەو کارە ساتەی کە هەم چیمە باران و هەم ئەنفالی ئەو دەڤەرە بوو لە بوون بۆنەوە سەری ڕێز و نەوازدا نەوێنین بۆ هەموو شەیدەکانی ئەو کارە ساتە و هەموو شەیدەکانی ئەنفال و چیمە باران لە کوردستانە. بێگومانە گەر بگەڕێنەوە بۆ سەردەمی ئەو سەردەمەی کە ئەو کارە ساتی تیاڕوودا نظامێک لەسەر حکوم بوو کە درڕندەترین نظام لە ئەو سەردەمەیە ئەناسرێ لە دنیاە. بێگومان حزبی بەعز بە قیادی سەدام حوسێن یەکێک لە هەرە پلانە سەرەکیەکەیان بۆ ناوبردن و قڕکردنی کورد بووی هەنێ ئەوە ئێمە وسای لە پێشمەرگە بووین لە ساڵی 1970 تا بەڵگەیەکمان دەستکەوت کە لە ناو ئەوەی کە پێیانە گوت قیادی قومی بەحساب قیادی قومی عراقیە عەربی وایان هین کردووێ ناکردبوو کە کورد دژمنی سەرەکی ئەوانە ئەبێ قڕکرێ و نەمێنێت چونکە یەکەم سەرچاوی ئاوی لێگرتوون دووەم بەشداریان نەبووە لە قادسەی سەدامە. ئەم بەم حەقدەوە بەعز کەوتە پلاندانان پیلانێکی تۆکمەی دانا بۆی کورد بە تەواوەتی قڕ بکە. یعنیەوە ئەگەر بۆ باش بوو کە نظامەکە ڕووخاو دەوامینە بوو دەوامی هەبوایە ئەو پیلانی جێبەجێ کرد. بێگومانیشێک لەوانە کە ڕووی کردێتەوە منتەقەیە هەموو ئەو ناوسانەی گرتووەتەوە کە منتەقەیەک بوون لانکەی شۆڕش بوون. مەسەڵەن یەکەم پەلەماری بۆ سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە منتەقەی سەرگەڵ و دۆڵی جافاتی بوو ئەوە کە بە نەنفالی یەک ئەناسرێ و بە هەموو چەشێکی قەدەغەکراوی کیمیایی و هەتا ئەوەی کە فسفۆری و کام چەکە لە دنیاە قەدەغە کراوە ئەو بەکاری هێنا لەو شەڕانەیە لە پێناوی ئەوەی کە ئەو منتقانە بە تەواوەتی قڕکە. بەڵام کە دێنە سەر ئەنفالی لێدانی هەڵەبجا چیمە باران بۆ مەسەن ئەنفالی تیانە بووە ئاچینە سەر گەرمێن زیاتر ئەنفال بووە مەسەن چیمە بارانی تیانە بوو. کە هاتە سەر منتقەی گۆپتەپە کە مەرحەلی چواری ئەنفال بوو بۆ ئەو مێژومان بەسەر نەچیانی هەڵەبجا لە دوای گەڕانەوەیان لە کۆماری ئیسلامی ئێران هەندێک خەڵکیان لێ ئەنفال کران ینی هەڵەبجەی ئەنفال بەڵێ ئەوانەی کە تەسی بوونەوە بەڵێ بەس مەجالیان هەبوو دەرباز بن بەڵێ ئەگەر بین سەیری منتقەی قڵاسێوکە بکەین کە ئەوسا یەکێک لە هینەکان چەند فەیلەقێکی عسکەری بەشداری کە لەگەڵ کۆمەڵێ بەداخەوە خۆفرۆشە لەو سەردەمەیە کە چاوساغیان بوون منتقیان تەواق کرد بۆی کەس دەرنەچێت ینی تەواقکردنی منتقا یعنی بۆ ئەوەیە کەس دەرنەچێت. دووەم لێدانی بەچێکی شیمیاوی پێش ئەوەی هجوومەکەی بۆ بکرێ ئەوەش بۆ ئەوەیە کە سێم لە مانجی ڕەمەزانە کە خەڵک لە سەر زەرعات و شتانە بووە کە ئێستا مۆسیمێکی زەرعاتە بە تایبەتی ئەو ساڵانەی کە بڵین هاوینەکەی پێشکەوێ خەڵکە چێتە سەر زەرعات و لای ئێوارێ بۆ کە بگەڕێنەوە بۆ ناو دەیەکە و دەیەک هەڵبژێراوە کە چیمە باران بکرێ قەڵەباڵەختین دێی ناوچەکە ئەوش کە گۆپتەپەیە ئەنج دوای ئاسکەر هەردوو دەیەکە دوو دێ قەڵەباڵغن کە ئەکرێ بێ. سێم کە دەی سیرەکەی پلانەکان چۆن بووە ئەو تیارانە کە هاتوون پێشتر هینیان باڵۆنیان فرێداوە بزان ئیتیجاهی بایەکە بەرەو چوو ئەڕۆ بۆمبەکانیان خستووەتە پێشی دەیەکە بۆی بایەکە بی بە زەهرەکە بخاتە ناو دەیەکەوە کەس دەرنەچێت. تەبەنەوە مثلا خێزان هەیە هیچی دەرنەچوو خێزان هەیە 18 کەسی تێ لە یەک چاڵا شەهید بوون. تەبەنەمانە ئەگەر لەسەری بڕۆی بەڕاستی بە بەرنامە و دوو بەرنامە تاو نابن. بەڵام هەموو ئەو ئاماژانەی کە لە چیمەبارانی گۆپتەپە و عەسکەر و ئەو دەڤەرایەکرا قڕکردن بوو ینی بە معنای کەلیمەی جینۆسایت قڕکردن بوو بە پلانی دوژمنێک کە تەیار بە نوێترین چەکی سەردەم و پاڵپشتیشی نێودەوڵەتیشی بەداخەوە ئەوسا هەبوو. من کاڵێم نێودەوڵەتی مەبەستم چەک فرۆشەکانە کە ئەوسا هەی بوو خۆی حازر کرد بوو شەڕی ئێران بەس شەڕی ئێران ئەوە بوو کە داوی دوکانیشی بەردا بۆ بۆ ئەوەی کەس نەتوانێت بەڵێ ئاوی دوکان بەردرا بۆ تەمەەن لایەکی گۆپتەپە و عەسکەر زێی بچووکە زێی خوارۆ ئاوی دوکانە هەموو ئاوەکەی دوکان بەردراوە معناوە هینێکەیە تەنسیقێکە بووە لە حکومی لە بینی ئەوانەی کە لە دوکان ئەو هێزەی کە لە دوکانەی حکوومەتی عراقی لەگەڵ ئەو هێزەی کە کارەکەەکە یەکسەر لەگەڵ دەستپێکردنی ئەنفالا ئاوەکان بەردایێنێ هەر لەگەڵ چیمیاکە ئاوەکان بەردایەوە بۆی خەڵک نتوانێت پڕێتەوە ئەو بەری ئاوەکە یا دەرچێ. ئیتر هەموو ئەو ڕێگایانی کە دێن بۆ منتقەیە هەمووی بە جێش و جاش تێنرا ئیتر بۆی کە هەرچی دەربازی بوو کەوتە دەستیت ئەنفال کرا
ئەوەشی لە چیمەبارانەکان شەهید بوو شەهید بۆ ئەویکانی کەیکە بە برینداریش بێ چیمەباران ئەنفالکران و برانن تۆپزاوە و دوایش بۆ سەحراکانی خوارێ و ئەندە زیندە بەچاڵکردن و ئەنی بە معنای ئەوەی کاڵەی کە وشە هەڵەگری کە جینۆساید لە عالەمە هەبوو بێ ئەمەیە چکە یەکەم پلانی هەبوو دووەم بە چەکی زۆر قەدەغەکراو کاری ئەنجام درراوە سێم ئەوە بۆ بەرنامەکە ئەوە بۆ زۆرترین خەڵک بکوژن جینۆساید یەکێک لە تعریفەکانی ئەوەی کوشتنی بە کۆمەڵی خەڵک یعنی هیچ کاتێک ئەویان لەبیر نەکردووە کە ئەبێ زۆرترین خەڵک بمرێ تەمەنجا ئەو زۆرترین خەڵکە ژنە منداڵە پێشمەرگەیە گەلەو دەبەیە هەبوو بێ لە پرسیارەکانەوەی تا ئێستا داتایەکی ڕوون نییە ینی من دوێنێک کە سێرچم کرد بۆ بابەتەکەم 150 شەهیدێک دەوترێ گۆڤاری ئەنفالستان 107 شەهید نووسراوە لە هەندێک سەرچاوی دیکە دەڵێن تەنها ینی ئەو خێزانانە و ئەو کەسانی کە ئەنفالکران 12885 کەس لەو شوێنانە هەمووی کۆکراونەتەوە برداون بۆ تۆپزاوە دواتر بۆ بیابانەکان ینی داتاکان ڕوونین تەنان داتاکانی کیمیا بارانکردن و ئەنفالکراوەکانیش ڕوون نین بۆ تاوەکو ئێستا نەتوانرا ئەو داتانە ڕوون بکرێنەوە ژمارەکە زۆر زیاترە لەوەی کە جەنابەت باس کرد چونکە بەس لە گۆپتەپا زیاتر لە گڵکۆی 250 لە مۆنمنتی ئەنفالە 250 شەهیدی لێ نژراوە لە منداڵی شیرەخۆرەوە تایەتی تا پیاوی بەتەمەن لە عسکەر ڕوفاتەکانیان نێراوەتەوە هەندێکی ئەوەی کە لەوێ بەجێماوە هەندێکی چیمیاباران کە شەهید بووە ئەوە ڕوفاتەکانیان هەلوێ بووە لەوێ کراونەتە بن خۆڵەوە دوای پرۆسی ئازادی دەرهێنرانەوە و لە گۆرستانێکا بۆ کۆمەڵ کە لەسەر شوێنێکی بەرزاییەکە لە گۆپتەپا مۆنومنتێکی بۆ کراوە تۆزێک ئینی دراوەتێ بەڵام هەندێکیان هەر بە برینداری ئەنفالکران و بێسەر و شوێنن جا لەکوێیە گۆڕکراون ئەوە ڕوفاتیان نەدۆزراوەتەوە بەڵام ئەوانەی کە لە گۆڕە بە کۆمەڵەکان ڕوفاتیان هاتوێتەوە تا ئێستا بەس لە گۆپتەپە 250 کەسی زیاتر لەیەکە هینیان هەیە گۆڕیان هەیە و ناویان هەیە و شتەکاریان هەیە بێگومان هەندێک خێزان هەیە بێسەر و شوێن بۆ مەسەرمەتاوەتی ڕۆیوە سەر خێزانی تایە کەس نازانێت لەکوێ لە لین بووە سەر خێزانی تایە لە ناوچەکانی کەەوە هاتووە لە گۆپتەپە بۆ هاتە تا ئەسکەر کە لە کاتی چیمەبارەکە هەمووی تیاچوە ڕەنگە هەر کەسی نەبێت ناوی بێنێ خێزان هەیە کە وەک ڕۆیوە نازاندرێ شەهید بووە ماوە چکە تا ئێستاەوەی کە من متابعام کرد بێ زۆر لەو خێزانانە کە سوکارەکانیان یعنی بە گومان و ئەڕوانەوەی ڕۆژێ لە ڕۆژان بگەڕێنەوە نەک لە گۆپتە بۆ ئاسکەر وایە لە هەر هەشت خۆناغەکەی ئەنفال خەڵکی لەو جۆرەی تایە یەکەم ئەوەیە کە نظام بە شێوەیەکی عشوایی شەکەی کردووە نەچۆیەکێک بیان گرێ و ناونووسیان کە بیان کوژە و بەڵگەیەکیش بەزیێ لە دووەمەوەیە هەموو بەڵگەکانی هەڵداوە بسڕێتەوە هەوڵی داوە هەرچی بەڵگە هەیە هەتا ڕیواەتێکەیە لەسەر ئەوەی کە ئەو سایق شۆفڵانی کە خۆڵیان بەسەرا کردوون لە گۆڕە بە کۆمەڵەکانە سایقانە کوشتووە بۆی کەس نەزانین ڕۆژێ لە ژام سایقانە شایدی نەدەن ئەو گۆڕانە لە چۆن ینی بە درڕندەترین شێوە بە بەرنمەیەکی زۆر دراسە کراو ئەم ئەمەلیە کراوە جا ئەکرێ ئەم کەیسە زەخکرێتەوە بەداخەوە ینی من بەس ئێستا وەزارەتی شەیدان و بەڕێوەبەراتی شەیدانمان هەیە ینی بۆ نمونە ئەگەر کاک ئەحمەد عەسکەری دێت لە ناوچەکە تۆ چەند کرد لە کە سوکارە شەهید بۆ ناوەکانیان چی کێبوون ئەمانە ناتوانێت تۆ کۆمپێت بکرێن هەمومان هەیە ئەوە تقریبەنەوەی کە دەستگەیوە بە وەزارەتی شەیدان و لە بەڕێوەبەری گشتی ئەنفال و ئەوانە هەندێک ئەوەی چووە تۆمار کراوە تا ڕادەیەکیش حکوومەت یاریمی کوردستان بە پێ ئەو ئیمکانێتێک کە هەیەی شتێکی تەرخان کردووە ئەنجار چەندێ ئەوە لە ئاستی ئەو قوربانیە گەورانیان نییە بەڵام زۆر هەیە تۆمار نەکراوە لەبەرەوەی هەم لایەنی شۆڕژ لەو کاتەیە کە حاڵەتێکی وانە بوو مؤسسەیەکی وامان نەبووە ئەو سەردەمە کە ئەنفالەکەی تیاکراوە بەسەری چوتووە لە هەشتا ئەنفالەکە کراوە لە ساڵی 90 ئازادی بۆ خەڵک گەڕاوەتەوە چۆن گەڕانەوەیکیش ئەوە بۆ کە کولەمرجی ئەوسای گەڕانەوە و دوای ئەنفال و دوای چیمەباران ڤایرۆسی کۆرۆناوە یادەکە تەنها دانانی تاجگوڵی نابێت بەڵێ هەرڕەکەم ساڵ تەبانێنیە و کراکە هەموو یادەکان وایان لێ هات کە تا دانانی تاجگوڵی نییە و یادکردنەوەیشانە بێ ئەگەر مۆزوعی ئەوەی کە ئەمە چەندێکی لەسەر بگوترێ هەر چەندی لەسەر باس کرێ قەنەعەتی من کەمە بڵام ئەوەی کە کاتی ئەوە هاتۆ کە ئێمە جار نەزانم هەر هۆیەکەوە بێکەم تەرخەمیەک هەیە ئەمە لە نێودەوڵەتیەکانە لای حکوومەتی عراقی ئەبێ ئیشی لەسەر بکرێت حکوومەتی عراقی کاتێ
کە محکەمەی گۆڕ بە گۆڕ سەدام حوسێن کرا ئەوە بوو کە ئەو مەسلەیە محکەمەی عێراقی بە جینۆساید ناساندی باش کە جینۆساید ئەی حکومەتی عێراقی و پەرلەمانی عێراقی بۆ ئەمە نایە بکە بە کەیس و ئیعتراف بۆ قەرارەی محکەمە بکا و وەکو قەزیەیەکی عێراقی ماساتێ لە وڵاتیان ڕوویداوە قەرەبوویە کە سوکاری ئەنفالەکان بکاتەوە هەوڵ بدا کە ئەو ئاسەواری لە پرسیارەکانم ئەوە ئەبێت ئێستا زیاتر باس لە موچە ئەکرێت بەڵام ئێمە ینی کارەساتی گەورەمان بەسەر هاتووە نابێت تەنها ینی هێندە بچووک بین چاوەڕێی موچەیەک بکەین کە شایستێکی دارایی خۆمانە بۆمان بێت ئێمە بێت چاوەڕێی قەرەبوو بکەین هەر کەس نییە ئەنی لەم وڵاتەیە ئەنفالین بەرنەکەوتویان کیمیا بارانی ئەو وێرانکردن یا دەربەدەری نەبینی بێ بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ قەرەبوویەکمان نەگرتووە بەڵام پێشەوە حەزەکەم قسێک لەسەرەوە بکەی ئەی لە ئاستی نێودەوڵەتیات چی کراوە جینۆساید ناسادنەکەی سەر لە دادگای باڵای تاوانەکانی عێراق بە فەرمی و لە پەرلەمانی عێراقیشە ئەنفال و کیمیا باران و وێرانکردنی قڵازی و قسەی سادقۆم شوێنانە بە فەرمی ئەمانە ینی فەرمین ناسێنراون لە دەدگای باڵای تاوانەکانی عێراق و لە پەرلەمانی عێراقیش کە ئەمانە جینۆسایدن ئەی لە ئاستی جیهانی چی کراوە بۆ جینۆساید ناسانی ئەگەر سەیری مەسەلەی ئەنفالی کوردستان بکەین چەند کەیسێکە بە دوای یەکە یەک کەیس نییە کەیسەکان گەورن هەڵەبجە کەیسێکە بۆ خۆی ئەنفالی گەرمیان کەیسێکە بۆ خۆی ئەمەی گوت بۆ ئاسکەر بۆ خۆی کەیسێکە چونکە فترە زەمانەکان جیاواز بووە شێوەی کارکردن ئەو ڕژێمە لەگەڵ دانیشتوانی ناوچەکە بە جیاوازی کراوە بە قۆناغ کراوە بە پیلان کراوە ئەو سەربازانی کە بەشداریان کردووە لەو جینۆسایدەیە ئەو سەرکردە سەربازیانی عێراقی کە هەندێکیان تا ئێستاش لە ژیان ئاماون و کەس دەستی هینی بۆ درێژ نەکردو هەندێکیان ڕەنگە بەتاوان بە سزای خۆیان گەی بێتن بەڵام ئەو سەرکردانە هێشتا دیاری نەکراون چێ بوونەوە کراون مەسەرەن سوڵتان هاشم محەممەد یەکێک بۆ لەوانەیە کە لە ئەنفالەکانی لە ئەنفالیەکەوە دەستی پێ کردو بارق عەبدوڵڵا یەکێکە لەوانەیە کە کراوە ئەمانە ئەم سەرکردانە مەفروض هەمووی وەکو تاوانباری جەنگ محاسبە بکرێنەوەی کە بۆ نازیەکان کران لە ئەڵمانیای نازیە بەرامبەر بە جوولەکەکان بەڵام لا ئێمە ئەو متابعانەمان نەبووە دێنە سەر مەوزوعی حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە ئەوەندەی ئیتیمامی بە کەسێکیانداوە بە کەسێکشکەی دەداوە ئەوە یەکێکە لە شتە خراپەکانی کە ئێمە بۆی چون دەبێ ئێمە ئەم قەزەیە بە گەورەی سیرکەین وەکو ئەوەی کە کۆمەڵێکەی سەبەیەکەوە ئەبێ بچێتە محافلی دووەلێتی جارێ پێش هەموو شتێک لە پەرلەمانی عێراق لە حکوومەتی عێراق ئەبێ قەناعەت بە و هاو هینانەمان بکەین وڵاتیانەمان بکەین کە عێراقین لەگەڵمان نابوون ئەم تاوانە بە ناوی سوپایەکەوە کراوە کە سوپای عێراقە بە ناوی وڵاتێکەوە کراوە کە ناوی دەوڵەتی عێراقە مەفروضە پێش هەموو کەسێک حکوومەتی عێراقی ئیعتیزاری بۆ کە سوکاری شەیدن و قوربانیەکان بێنێتەوە دووەم قەرەبوویەکی شایستەی بدایە بۆ خەڵکانە وەکو دەوڵەتی عێراقی ئەنجا لەگەڵ ئەوەشە هاوکار بواە لەوەی کە ئەمە ڕژێمێکی کردوێتی کە دوورە لە عرفی حکوومەتی عێراقی بە خەڵکی عێراقەوە ئەوە ئەمانە حکوومەتی عێراق بۆ هەڵسایە بەڵام بەداخەوە حکوومەتی عێراقەوەی نەکردووە پەرلەمانی عێراقیشینەوەی نەچینەوە من پێم وایە لایەنیشان خۆمان ڕۆ پێداگریمان نەکردو لەگە حکوومەتی عێراق و حیزبانی کە تەحالفمان لەگەڵەکەن تا ئێساس جوولەکانەوەی کە حزبی نازی بنەوانی کە بۆ مهمە هەڵسابتن علاقاتە لەگەڵ هاوەستنیا ئەوانەی کە تەئیدی حاڵەتیان کردوێ علاقیان لەگەڵیانە نییە کە چەند ساڵی بەسارە تێپەڕیوە من ئێمەش دەکرا لەگەڵ ئەو حزابانین کە لەگەڵیانە هاوپەیمانە بین یەکێک لەوانە بن کە ئەم کەیسە بە کەیسێکی جینۆساید بناسێنن بە شتێکی قێزەوەنی بناسێن ڕاستە بە تەئیلێن حیزبانی کە علاقیان هەیە لەگەڵ حیزبە کوردیەکانە نایشارنەوە زۆر جارشەیە لە نووسینونی خەڵکە بە ویژدان و ڕۆشەمیرەکانیانە دەرەکەوێت ڕەنگەداتەوە بەڵام نهاتوە نەبووەوەم بە قەزەیەکی جەماعی وەک بری لە پەرلەمانە ئەمە ڕەنگداتەوە یا لە تەسەڕفێکی حکوومەتی عێراقی ڕەنگداتەوە یا حکوومەتی عێراقی لە ڕێی وەزارەتی خارجیەوە لەگەڵ دەوڵەتەکانی کێکەیە کە هاوسۆزن لەگەڵ قوربانیەکانی عێراقا بێ ئەمە بکاتە کەیسێک و لە دادگانە و دەوڵەتەکانە یا لە محفلێکی دەوڵەتیا وەکو قەزەی جوولەکان بژینەسایکی عالەمی بناسێنێ هەرچەندێ لە مەجموعەی هەوڵی حیزبی بووە لەوانەیەکێتی نیشتمانی کوردستان هەوڵێکی زۆری داوە و توانی وشێتی قەنەعەت بە کۆمەڵێ دادگا بکە لەوانە دادگای بریتانی دادگای هۆڵندی دادگای سویدی ئەمانە ئەم دادگایانە وەک دادگا ناسیوانە لە عێراقیشە دادگای عێراقی لە ڕێی ئەو پارێزەرانەی کە بەرگریان کرد لە قوربانیانی ئەنفال تواناوە بسەلمێنێ دادگاکە اعترافی کرد کە ئەمە جینۆساید بووە بەڵام ئەوەی کە تا ئێستا نەکراوە
هەڵوێستی حکوومەتی عێراقیە لە دوو ڕۆ یەکەم ناسین و اعتیزار هێنانەوە بۆ ئەو خەڵکی کە سوکاری ئەنفالەکان، دووەم قەرەبووکردنەوەیەکی شایستەیەکی داراییە ئەو بەڕاستی دەرهاوی کە ئەو ئەنفالە زۆرە تا ئێستاش برینەکانی ساڕێژ نابێ، ڕەنگە چەندان ساڵی کەشت بوێ تا ئەو برینی کە سوکاری ئەو ئەنفالەکانی ساڕێژمانی کوردستانت کرد. ئەی حکوومەتی هەرێمی کوردستان ینی ئێستا من وەک بۆم باسکردی بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەکی بۆ دروست کرد بەس ئیتیمامیان بە کەسێکی داوە، بە کەیسەکانی ئیتیمام نەداوە، چونکە وەک بۆم باسکردی ئەنفال چیمەباران کۆمەڵێک کەیسە، شێخۆسانان کەیسێکە، سەرگەڵ و جۆلی جافەتی کەیسێکە، ینی کەس نەیبینیوە تا ئێستا لەسەر هیچ کەسێک لە باشووری کوردستان قەرەبوویەک وەربگرێ لەسەر و کارە سەتانی هاتووە. هیچ شتێک نەکراوە و قەرەبووکردنەوە نەکراوە. بەڵام دیسانەوە چوو دەوڵەتی عێراقی پێکێنایەوە قورسایەکی گەورەی هەبوو، کۆمەڵێک مەلەفی گەورەی هەبوو، دەیتوانی لەم حاڵەی ئێستای باشتر بێ، بۆچی ئەم کارانە نەکرا؟ نازەمەخر بۆ نەکراوە ساخۆی و جێری پرسیارە. مەسەرەن حکوومەتی عێراقی گەر ئێستا بڵێ پارەم نییە، بەڵام لەسەر دەمێکە پارەی بە لێشاو بوو، لەو لێشاوە ئەیتوانی چۆن بۆ کۆمەڵێشتی وەکو هۆڕەکان کە ئەوانیش تقریبا نەوعان فال و جینۆسایدێکیان بەسەرهاتەوە پارەی تەرخان کرد، بەڵام یەک دیناری بۆ دیەیەکی کورد تەرخان نەکردەوە، بڵێ ئەمە قەرەبووی ئەو زیانەیە کە بەهۆی چیمەبارانێ بۆی ئەنفالەوە لێەوە کەوتووە. کامەمجا ئەگەر ناوی بنین کەم تەرخەمی خۆمان وە کورد نوێنەرەکانمان، ئەگەر ناوی بنین کەم تەرخەمی حکوومەتی عێراقی، بڵام حکوومەتی عێراقی تەنانەت شتێککە هەیە کە پارەی تێناچێت، ئاعتیزار هێنانەوە بۆ کە سوکاری شەهیدان ئەمە هیچ تێناچێت. مەسەڵەن ئەگەر یەکێ لە سەر وەزیرەکانی عێراق سەر کۆمارەکانەوە بن لە خۆمان بوون، هیچ مشکلێکمان نەبووە، چونکە خۆیان بەشێک بوون لە کە سوکاری قوربانیەکان، ئەوە نیە خۆت اعتیزار بە خۆت بێنیەوە ڕەنگینێ، بەڵام لە سەرۆگۆزیرەکانی عێراق ڕۆژە ڕۆژان نەمانبینی لە بەیانێک لە سەرۆکایەتی وەزیرانی عێراقەوە دەرچێ اعتیزارێک بۆ خەڵکە بێنێ بڵێ خەڵچینە ئەم سوپایی ئێمە لە ژێر دەسەڵاتێکا بوو، دیسڵاتی دیکتاتۆری هەمەجی بربەری ئەوهایە بوو، بە ناوی ئێمە و ئەم تاوانەی کرد ئێمە داوای لێبوردنتان لێکەین. یعنی ئەمە هیچی تێناچێت، یعنی ئەمە لام سەیرە سەروبەندی پێکێنانی لە کاتێکشا زۆر لەو سەرێک وەزیرانەی کە لە عێراقا حاکم بوون بۆ خۆیان لەناو ئەنفالەکەی بوون. باشە، من ویستم ئەو پرسیارە بکەم، ینی ئێستا لە سەروبەندی پێکێنانی حکوومەتێکین، ینی لەم هەفتەیە بڕیارە مستەفا کازمی کە یەکێک بووە لەو کەسانەی کە بۆ خۆی دۆکۆمنتی ئەنفال و کیمیاباران و بابەتانەی کردووە، چۆکە ڕۆژنامە نووسێک چ لەگەڵەوەی ئاژانسی نێودەوڵەتیەکان و UN کاری کردوێ لەم بابەتەیە، ینی وردەکاری ئەو کەیسانە لەوانەیە لە من و تۆ باشتر بزانێ. ئێستا لەم کاتەیە لایەنە سیاسیەکانی کورد بۆ متمانەدان بە لە پەرلەمانی عێراقی بە مستەفا کازمی دەبێت چ کارێک بکەن؟ مستەفا کازمی ینی پێویست لەبەرەوەی خۆی لە حەدەسەکانە ژێەوە شتی لەسەر ئەم کەیسانە نووسیوە، ئاگادارێکی زۆر نزیکی تاوانەکانە کە ینی نەک بڵێم وەگەی بەشدار بە لە تاوانەکانە، بەڵکو دژی تاوانەکە بوو، ینی پیاوێک بووە لە ناو نەتەوەی ئێمەەوە میلەتی ئێمە ئەوە ناسراوە کە لە نزیکەوە دژی ئەو ڕژێمە بووە و نووسینی هەیە لەسەرەوەی کە ئەم ئەنفال و چیمیاباران شتە غەدرێکە لە میلەتێکی سندووە کرێ کە مەفروض عەرەب لێ بێدەنگ نەبێەوە، نووسینی هەیە پێویست بە ئین ناکە، قسە ناکە و شایدی ناکە، بەڵام کە ڕئاسەی وزەرای وەرگرت ئەوسا ئەبێتە نوێنەری خەڵکی عەرەبی عێراق بڵێن یا ئەبێتە کوردی عێراق، مەفروضە بە ناوی کوردی عێراق و بە ناوی گەلی عەرەبی عێراق و تورکمانی عێراق و بە ناوی هەموو شعبی عێراقەوە ئەو مۆزوعە بکا، بەڵام بەداخەوە لە کارنامەکەیان نییە. ئەگەر لە کارنامەکەیان بووم بە تەمایە بیکا، بەس مادام لە کارنامەکەیان نییە من هینێکم نیشانەی پرسیارە خەمە سەر کارنامەکەی ئایکایان ئایکا ڕەنگە بیکا، بەڵام گەلەوە ینی بوون منە تەنها بابەتەکە قەرەبوو نیە، ئەوەی کە هەوڵدان بۆەوەی کە وەکو حکوومەتی عێراقی هەوڵبەی بە جینۆساید ناسێت لەسەر کاسەری زۆر گرنگە بۆ ئێمە وەکو میلەتێک وەگونەتەوەی خۆ یەکێک بووە لەوانەیە کاری بۆ ئەوە کردبێ، یعنی ئێستا کە ڕئیس وزەرایە لەوانەیە دەسەڵاتێکی فراوانتری ڕەنگە ئەو کارەکەی کرد بێ خۆ لە ناحێ هینەکەی بێ مافی مرۆڤەکەیەوە دیفاعەکەی کرد بێ، وەکو عەرەبێکی وجدانێکی زندووی هەبووە دژی ئەم کەیسە کراوە بەرامبەر میلەتێ، بەڵام ئایا ئامادەیە بۆ ئەم قەزێ بکات کە میلەتی بە جینۆساید ناساندرا، ئەو دوو وڵات نەتەوەی کە بە جینۆساید ناساندران ئیسفادەی باشیان لێکردەوە، جوولەکەی پێ بوو بە دەوڵات،
لە ئەوەی یەکێتی شمانی کوردستان چ بڕیارێکتان داوە لەسەر مستەفا کازمی بۆ خۆت وتت یەکێتی شمانی کوردستان ڕۆڵێکی گەورەی هەبووە لە ئەوەی کە قەنەعەتبان دێ دادگای جیهانی و پەرلەمانی جیهانی بکات لە وڵاتانی جیهان کە ئەم کەیسانە بە جینۆسایی بناسیێنرێ. ئێستا قسەتان لەگەڵ مستەفا کازمی کردو لەسەر ئەم بابەتە؟ بەتاکید قسەی لەسەر کراوە، بەڵام ئایا مستەفا کازمی کە ئەبێ بەسەر کۆشی وەزیرانی عێراق ئەو مستەفا کازمیە کە نووسەر و ڕۆژنامەنووس و لە جێگای بکە لەسەری نەکەوێ؟ ئایا هەندێک لایەنی عەرەبی بە وا بڵێ لێ قبوڵەکەن ئەو تاوانە ئەتراف بۆ تاوانە بکەن وەکو ڕئیس وزەرا؟ ناڵێم وەکو شەخص هیچ غەلوغەشێک لەسەر مووقفی لەسەر وجدانی لەسەر کەسایەتی ئەو پیاوە نییە. ئەو پیاوێکی بەڕێزە لە ڕۆژە ناخۆشەکانە لەگەڵ ئەو میلەتی مایاوەستاوە، لەبەرەوە گومان ناخینە سەر هەڵوێستی شخصیتانە بەمەرج بۆ بابەت. بەڵام مێچێکە لەوانەیە کە داوای لێکراوە نەک بەنسبەت ئەو کەسە هەموو کەسەکانی تریش کە ئەبێ هەڵوێستێکی هەبێ، بەڵام ئایا ئەتوانێت ئەمە گرنگە چکە کە بووی بە ڕێز وزەرای وڵاتێک ئەبێ گوێ لە ڕاوێژکارەکان و لە دەستە جەمەعی خەڵکەکەش ڕابگرێ. ئایا ئەوە نابێ بە زیانێکی گەورەیە ڕێگەی ئەدەن ئەوە بکە؟ ئەحمەد ئەگەر دواوتەی خۆت لەگەڵ هەوڵەکان بۆ جینۆساید ناساندنی ئەم کەیسانەی و کارە ساتانی کە بەسەر کووردا هاتوون، وڵا بێگومان مەسەلەی کەیسی ئەنفال زۆر گەورەیە. یعنی ئەگەر بێت من باسی ئازارەکەی خۆمانەکەین، ئازارەکەمان دیوە چەند ناخۆشە، تەمەەن بەنسبەت گەرمیانیشەوە هەروایە، بەنسبەت قەرەداخشە وایە، بەنسبەت هەڵەبجە و بەنسبەت بەرزانیەکان و بەنسبەت هەموویەوە کەیسەکان گەورن، بەڵام بەداخەوە بەقەدەر گەورەی کەیسەکەیشی لەسەر نەکراوە. من داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی نیشتیمانی کوردستانی کە خۆمەندامی سەرکردایەتی امتیاز لە هەموو ئەو حیزبانی تر بە یەکگرتووی لەگەڵ حکوومەتی عێراقیە جۆرێک لە کاری جدی بۆ بکرێ ئەم کەیسە لە دادگانیە دەوڵەتیەکان لە حکوومەتەکانی دنیا وەکو کەسێکی گەورە سیر بکرێ، بەسکو ئەم میلەتە کەمێک لە ئازارەکانی کەم بکرێتەوە، هەرچەندی ڕەنگە هەموو دنیا بدەی بە کە سوکاری ئەنفالێک قەرەبووی ئەو زیانە گەورەیە نکاتەوە کە لێکەوتووە، بەڵام فەرامۆشێکە بۆ کە سوکاری ئەنفال بۆ میلەتەکەش باکەکۆم بە ئەمە برینێکە لە جەستەی میلەتەکەیە. ئەمە مەسە ئەوە نییە کە تەنها کە سوکارەکەی توش بوو بێ، هەموو خەڵکی کوردی پێ ئازار دراوە. کوردێک لە هەر شوێنیشی دنیای بێ بە ئەنفال و چیمەباران ئازارە چێژێکە لە مێژوای خوێنێتەوە میلەتەکەی وای بەسەرهاتووە، هەست بە زۆرێک لە واکە کە زوڵم و زۆرێکی لێکراوە و کەسیش نەبوو لەسەری هەڵبداتێ. بەڵام ئێستا گەر لە محافلە دەوڵەتەکانە ئەمە بە جینۆساید بناساندرێ وا لێ بکرێت کە کۆمەڵێکی تاوانبار لە سەردەمێکە نظامی مەدەسەوە گرتووە گەوسای نیازیەکان ئەم کاریان کردو کە خەڵکی عەرەب خەڵکی عێراق لێ بە دوورە. ئەمە زۆرێک لە فرامۆشیە بۆ خەڵکی کوردیش و بۆ کەسوکاری فەرز. سپاس بەڕێز ئەحمەد عەسکەری کەسوکاری شەهیدان و ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی نیشتیمانی کوردستان. زۆر سپاس بۆ ئەم تەوری بەرنامەکە کە لەگەڵمان بوویت. لە بڕگەیەکی دیکەی بەرنامەکەماندا بڕگەی نیگایە کە چەند فۆتۆیەکە بە بینەری بین.
لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. لە ئاتەوەری دوای بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر ئازادی ڕۆژنامەگەری لە بەتایبەتی لە باشووری کوردستان گفتوگۆ لەسەر و بابەتە دەکەین و لە دواتریش لەسەر عێراق گفتوگۆ دەکەین. ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەریە لە سەرتاسەری جیهاندا کە لە کانونی یەکەمی ساڵی 1993 فەرمی یونسکۆ داوای کرد لە نەتەوە یەکگرتووەکان کە ئەمڕۆ ڕۆژی 3 بە فەرمی لە جیهاندا بناسێنێت وەکو ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەری جیهانی. لە سەرتاسەری جیهاندا ژمارەیەک لە ڕۆژنامە نووسان و سندیکاکانی ڕۆژنامەنووسی و دەستگاکانی ڕاگەیاندن ساڵانە لەم کاتانەدا کۆنکرەیەک ساز دەکەن، گفتوگۆ دەکەن لە ڕۆژی ڕۆژنامەگەری لە سەرتاسەری جیهاندا، هەروەها قسەش لەسەر بەیاخود بە بیری حکوومەتەکان دێنەوە کە پێویستە سەلامەتی و ئازادی بە ڕۆژنامە نووسان دابین بکەن لە کارەکانیاندا. ئەم ساڵ بڕیار بوو لە لاهای لە هۆڵەندا ئەو کۆنگرەیە ساز بکرێت، بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و کۆنگرەکە دواخراوە. بەڵام سێ تەوەری سەرەکی دەبوو کە گفتوگۆی لەسەر بکەن لە ناو کۆنگرەکەدا. چەند تەوەرێکی جیاوازن. من لەگەڵ میوانەکەم قسە لەسەر تەوەرەکان قسە دەکەم، ئەو سێ تەوەرەی کە بڕیار بۆ قسەی لەسەر بکرێت، بزانین ڕەوشی باشووری کوردستان و عێراق لەو بابەتانایە چۆنەوە، کاری ئەمان چی بووە لەسەر ئەو بابەتەوە. لە ئەمان کاتیشدا قسەیەک لەسەر ڕەوشی ڕۆژنامە نووسان دەکەین لە باشووری کوردستان بۆ مەستە میوانداری بەڕێز دکتۆرە نەزاکەت حسێنمان کردووە کە سکرتێری لیژنەی داکۆکی کار لە ڕۆژنامە نووسان لە سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان. دکتۆرە ڕۆژ باش بەخێر بن. سپاس دەکەم. ممنونم. دکتۆرە، لە یەکێک لە خاڵەکانی ئەوەی کە ئەم ڕۆژە دیاری کراوە بۆ ئەوەی کە ڕۆژنامە نووسان پەیام ئاراستەی حکوومەتەکانیان بکەن بەوەی کە بۆ بیریان بێنەوە کە ڕەوشی ڕۆژنامە نووسی بەو شێوەیە، کارکردن بەو شێوەیە. ئێوە ئەگەر پەیامێکتان هەبێت بۆ حکوومەتی خۆتان، حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی، چ پەیامێکتان هەبێت لەمڕۆ؟ دەستان خۆش بێ. خۆی دیاریکردنی ئەم ڕۆژە بۆ ئەوەیە کە هەم ڕۆژنامە نووسان و هەم حکوومەتەکان بەڕاستی بە بارودۆخی ئازادی ڕۆژنامەگەری وڵاتەکەیان نابڕۆنەوە. مەسلەی ئازادی ڕۆژنامەگەری و ئەوەی کە بۆ نمونە UN دەویست لە کۆنفرانسەکانە باسیکە، مەسلەی دروستکردنی بیئەیەک، ژینگەیەکی قانونی، ژینگەیەکە بەڕاستی پارێزەری ئازادی ڕۆژنامەگەری بێت. لەبەرەوەی ئازادی ڕۆژنامەگەری بە تەنها خۆی بۆ نمونە بە دەرچوونی یاسایەک بە ئاعترافکردن بە یاسای ئازادی ڕۆژنامەگەری لە وڵاتە بەمانەوێ ئازادی ڕۆژنامەگەری فراهەم بێ فراهەم نایەت. لەبەرەوە ئەو ئازادی ڕۆژنامەگەری وابەستەیە بەو ژینگە سیاسیە، وابەستەیە بە ژینگەی کۆمەڵایەتی، وابەستەیە بە ژینگەی قانونی. ئەتە ئەو ژینگەیەش دەبێت لە بەرامبەریە بۆی فراهەم بکرێ هەتاوەکو ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری بە شێوازێکی تەندروست بڕوات. ئەوەی کە مەسەڵەن ئێمە بمانەوێ ئێستا وەکو پەیامێک یاوەکوینێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیە بۆ حکوومەتی عێراقی، بەڕاستی ئێمە ناڵین ئازادی ڕۆژنامەگەری نییە لەم ناوچانە، چونکە زانین سەرهەڵدانی سۆشیال میدیا و میدیای ئەلەکترۆنی و ئەوانە خۆی بۆ خۆی ڕەوتێکی ئازادی دروست کردووە، ینی ناتوانرێکە ڕێگری لێ بکرێ. بەڵام ئەوەی باسە کە ئێمە لەم هەرێما ڕاستە یاسای ئازادی ڕۆژنامەگەری هەیە و ئەتراف پێکراوە، قراری پێکراوە. یاسای ڕۆژنامەگەری هەرێمی کوردستانمان هەیە کە تا ڕادەیەکی باش ئازادی فراهەم کردووە، بەڵام ژینگە سیاسیەکەمان، ژینگە کۆمەڵایەتیەکەمان، بۆشایی یاساییەکە، ژینگە قانونیەکە هێشتا ئەو ژینگە لەبار و گونجاوە نیە کە بە شێوازێکی ئێستا ئەگەر کەسێک لە دەرەوە سێری یاساکانی بگات، هەرچەندێمە یاسای سزادانی عێراقی بەداخەوەندێک ڕۆژنامە نووس تاوکوێسە بەو یاسای سزا دەدرێت، یاسایەکی کۆنە، بەڵام یاسای ڕۆژنامەگەریمان یاسایەکی باشە، یاسای مافی بەدەستێنانی زانیاری یاسا وەکو یاسایەکی باشن. بۆ تۆ گرفتت لە مەسەلەی یاساکان؟ مەسەلە یاساکە من لە خودی ناوەڕۆکی یاساکە گرفتم نیە، لە جێبەجێکردنی یاساکە گرفتم هەیە، چکە یاسا ئەبێت وابەستەیە بە دەسەڵاتی وەکۆڵە تەنفیزیەوە، وابەستەیە بە دادگاکانەوە، جێبەجێکردنەوە، وابەستەیە بە مامەڵەی
سیاسیەکانی ئەو منتیقەوە کە چۆن مامەڵە لەگەڵ میدیاکەن وابەستەیە بەوەی چ جۆرە میدیایەک ئێمە لە وڵاتەکە جێبەجێکرێ چکە ئێمە کاتێ باسی ئازادی ڕادەربڕین ئەکەین ئازادی ڕۆژنامەگەری ئەەکەین بۆ وڵاتێکی دیموکراسی کە میدیاکەی مۆدیلی میدیایەکی نیشتمانی و خزمەتگوزاری خەڵکە و خەڵک چاودێرە ینی لە وڵاتانە نەک میدیا چاودێرە بەسەر حکوومەتەوە خەڵکیش لەبەرەوەی میدیای خەڵکە و میدیا لای پارت و حیزب و ئەحزابی سیاسی ئەوانە نییە خەڵکیش چاودێرە بەسەر میدیاکەەوە ئەگەر میدیاکە لە شوێنێکە نەیتوانی بە جوانی ئازادی ڕادەربڕینەکە جێبەجێ بکات خەڵکیش چاودێرە و مڕاقبێ بەسەرەوە کات و سکاڵای لەسەر تۆمارەکە لەبەرەوە ئەمە بێنە لە ژینگەی ئێمە لە هەرێمی کوردستانە یاسای ڕۆژنامەگەری هەرێمی کوردستانمان هەیە یاسای بەدەستهێنانی زانیاریمان هەیە و یاسای ڕۆژنامەگەری تا ڕادەیەکی باش ئازادیەکی فراهم کردووە بەڵام لەبەرەوەی یاسای بەدەستهێنانی زانیاری تاوەکو ئێستا بە جوانی جێبەجێ نەکراوە و کاری پێ نەکراوە چکە ئەگەر سەیری دەقی هەموو یاسای ئازادی ڕادەربڕین کەی لە جیهانە ڕۆژنامەنووسان خۆشیان ناگەڕێتەوە ینی کاریان بە ڕەهەندە باسیێوان ناکەم بۆ نمونە لە هەموو دەقی یاسا جیهانیەکانە کە ئەڵێ ئازادی ڕادەربڕین لە دوایە ئەڵێ چی مافی بەدەستهێنانی زانیاری چونکە مافی بەدەستهێنانی زانیاری و گەیشتن بە سەرچاوی زانیاریەکە داواکاری و جێبەجێکەر و پێداویستی و تەواوکەری ئازادی ڕادەربڕینەکەی من ئەگەر ئازادی ڕادەربڕینم هەبێ بەڵام سەرچاوەکانی زانیاری بە یەکسانی بە دادپەروەری بەڕێک و پێکی لە بەردەمی ڕۆژنامەنووسەکان واڵا نەبێ و کراوە نەبێ ئەوە گرفت بۆ ئازادی ڕۆژنامەگەریەکە دروستەکان بەڵام ئێمە بین لە ژینگەیەکی وەکو هەرێمی کوردستانە ئێمە قسە بکەین خۆی کاتێم باسی ئازادی ڕادەربڕینەکەین ئازادی ڕادەربڕین لە کۆمەڵگەی دیموکراسی ئەگەرمانەوە لە سەردەمی مۆدێرنا ئازادی ڕادەربڕین بە تەنها شتێکی تاگنیە وەکو ڕۆژنامەنووسیا وەکو کەسێک ئازادی ڕادەربڕین وابەست لەگەڵ مافی کۆمەڵگە لەگەڵ حکوومەت ئەمانە هەمووی بەیەکانی بۆ نمونە من ناکرێ بڵێم من وەکو ئازادی وەکەوەی مافمە ئازادیم هەبێ ئەبێ هەموو شتێک بڵێم ئەی پاراستنی کۆمەڵگەش ئەی بەهاکانی کۆمەلگەش ئەی بەرکەوتی ژیانی بەرامبەر هەمووی خۆی بە یاسا دیاری کراوە ببوورە دکتۆریانی ئێستا بۆ منە زیندوترین کەیس ینی هێمن مامەندە ئێستا تەنها لەسەر نووسینێکی لە ناوێکێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمە چەند جارێک ینی ئازادەکرێت و زیندانیەکرێتەوە ئەمە سێم جارێتی ینی ئێوە لەوانەیە پرسیارەکەەوە بێ ئێوە چیتان کردووە ئێوە ئەم یاسایی ئێستا لە یاسایی ڕۆژنامەگەری کوردیا زیندانیکردنی ڕۆژنامەنووس نییە بەڵام ئێستا بەرپرسەکان پەنایان بشتی کە بردۆ ڕاستەخۆ دەڵێن خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیە ئەم بابەتە ئێوە چیتان کردو بۆ بەرگریکردن لە ڕۆژنامەنووسان ئەزانی چۆنە خۆی ئەوەی کە ئەڵێ مەسەلەی زیندانی نییە ئێمە ینی حاڵەتەکانی پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووس دیاری کراوە لە یاساکە بۆ نمونە ئەگەر تۆ لەسەر کارێکی ڕۆژنامەنووسی ئێستا تۆ کارێکی ڕۆژنامەنووسیەکەی لێرە لەسەر ئەم کارە ڕۆژنامەنووسیت کە لێرە کارێک ئەەکەیت پێشێلکاریەکت بەرامبەر بکرێت مەسەلەن کە لە بەرامبەر شتێک کە لێرە دەرت بڕیوە کارێکی ڕۆژنامەنووسیت کردووە گیرانێ دەستگیرکردنیە هێرشکردنە سەرێک یا بۆ نمونە پەیامێرێکە لە شەقامێکە کاری ڕۆژنامەنووسیەکە کامێرەکەی ئەشکێنرێت هێرشەکرێتە سەری کارێکی ڕۆژنامەنووسیە بەڵام جگە لەوەی کە من ڕۆژنامەنووسم دەنابشت ڕۆژنامەنووسی جگە لەوەی کە ڕۆژنامەنووسم هەڵستم تەشیرەکەم هەڵستم شتانێک باس ئەەکەم دەست لە زانیاریەکەدەم کە ئەمنی قەومی کە ئەمنی گشتی کە ژیانی تایبەتی کەسەکانی تر کە ژیانی گشتی کۆمەڵگە ڕوبەڕووی مەترسیە بێتەوە ئەو کاتە منیش وەکو ڕۆژنامە وەک ڕۆژنامەنووس وەکو هەر تاکێکی تری کۆمەڵگە کاتێک کە تەشیرەکەم یا ناو زڕاندنەکەم لەسەر کەیسی تایبەت قسە ناکەم لەسەر و حاڵەتانە قساکەم کە لە کوردستانە ڕای ببوورە من باسی هێمن مامەندم کرد بە تایبەت ینی ئەو کەسێک ینی داوای ینی بابەتی حەقێکی هەموو کۆمەلگای کردووە کە موچەیە ینی بۆ بابەتەکە بۆ شێوێت ئاموری لەگەڵا بکرێت لە هەمان کاتیژە ئەندامی سەردیکای ڕۆژنامەنووسان نیە هێمن سندیکای ڕۆژنامەنووسان حەزەکەم زانێت چی کردو بۆ کەیسی من مامەند سندیکای ڕۆژنامەنووسان خۆتەزانی سندیکایەکی ئیجراعاتی نییە سندیکایەکی داکۆکی کارە وەکو سندیکای کرێکاران وەکو سندیکای پزیشکان بۆ کەیسی هەیە من مامەند ئێمە بە دوواداچوومان بۆ حاڵەتەکەی کردووە و بەیان نامەشمان بۆ دەرکردووە لە پەیجی سندیکاوە لە هەموو شوێنەکانە بڵاومان کردوێتەوە و بە هەموو لایەنە پەیوەندیدارەکانمان داوە کە ئەو شێوازە گرتن و هەڵکوتانە سەری ڕۆژنامەنووسە ڕەفتارێکە بە پێشێلکاری ئەژمارمان کردووە و پێشێلکاریە بەرامبەر هەر کەسێک پارێزەرتان بۆ گرتووە؟
داوای پارێزەری کردبێ مەکو سندیکا بۆ هەر ڕۆژنامە نووسێ کە گیرا بێت داوای پارێزەری کردبێ سندیکە ئامادە بۆ پارێزەری بۆ بخۆی داوای پارێزەری نەکردبێت ئەویان جای بەڵام لەگەڵ ئەوەشە ئەتوانم بڵم هەوڵی تریش بۆ هێمن مامەند درراوە باش من نامێت بەتایبەت لەسەر کاتی بەردامەکە لەسەر یەک کەیس بکوشم ئەوەی کە لەبەردەستمای ئێستا ئەو نەخشەی کە بڵاو کراوەتەوە نیەتەوەی گرتووەکان عێراق ینی خۆشببختانە هەرچەندە ینی کۆمەڵێک کەیسە بوو لە ڕابردووە بەڵام یەکێک نییە لە ناوچە هەرە مەترسیدارەکان ئێستا هاتووەتە ناوچەی قورس بۆ کاری ڕۆژنامە نووسی ینی هێڵەکەی سوورە هێڵی جەرگی لە سەرتاسەری جیاندایە بەڵام ئەوی کە ئەگەر چوارپارچەی کوردستان باس بکەین چی تورکیا بێ چی کۆماری ئیسلامی ئێران بێ و چی سووریا بێ ئەوان لە حاڵەتی جەرگیدان ینی نووسرا وەضع خەتیر جددن حاڵەتی زۆر ترسناکە لەم بابەتانە ینی ئێستا ئێمە لە کاتێک لە حاڵەتێکان کە لە عێراقدا کار دەکەین بێگومان ینی هەرێمی کوردستانیشە لە زمری عێراقایە یەک کۆمەڵێک تەوەر هەیە ینی ئەمڕۆ لە کۆنگرەکە بڕیار بۆ کە باز بکرێت بەڵام ساز نەکرا بۆی ڤایرۆسی کۆرۆنا یەکەم خاڵیان دەڵێ سەلامەتی ڕۆژنامە نووسی هەستەکەن لە باشووری کوردستاندا کارکرابێ بۆ سەلامەتی ڕۆژنامە نووسی خۆی لە فیدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامە نووسان بەشێکی تایبەتیان هەیە بە بەشی سەلامی پیشەیی سەلامی میهەنی و پیشەیی بۆ ڕۆژنامە نووس نوێنەرێکیشیان لە هەرێمی کوردستان هەیە کاک محەممەد ئەقراویە نوێنەرێکی زۆر ئەکتیڤی فیدراسیۆنی جیهانی بۆ سەلامی پیشەیی بەردەوام خول و ڕاهێنان هەبووە لە هەرێمی کوردستانە بەڵام دوای ڤایرۆسی کۆرۆنا ئەتوانم بڵێم ئەو بەشە زۆرتر ئەکتیڤ بووە زۆرتر ڕۆڵی بەخۆیەوە بینیوە بۆ لەم کاتیانی خۆ سەلامەتی ڕۆژنامەنووسی تەناوە نییە کە تۆ بچیتە جەنگێکە و چۆن پارێزەی لەم کاتی ڤایرۆسی کۆرۆنا بۆ نونە ڕۆژنامە نووسان بە تایبەتی پەیامدێرەکان کۆنتاکتێکی زۆریان لەگەڵ بە تەندروستیەکان ئەمنیەکان هەمیشە لە دەرەوە بنگلەیەکە کراکە بابەتی خۆپارێزی پێویست بە ڕۆژنامە نووسان نەدراوە وەکو سندیکای ڕۆژنامە نووسان وابزانام 4 تا 5 ڕێنمایی دەرکراوە تایبەت بە لە کاتی کۆرۆنا کە ڕۆژنامە هۆکارێکی پاراستنتان بۆ ئاراستەی دەستگاکانی ڕاگەیاندنمان کردووە ئاراستەی ڕۆژنامە نووسان و ئاراستەی لایەنە ئەمنی و هێزەکانیشمان کردووە کە ڕۆژنامە نووسان پێویستە کەلوپەلی خۆپارێزیان هەبێت ڕۆژنامە نووسان پێویستە مەسەلەن ئەوە هیچ لەلایەنە ئەمنی و ئەوانەکەەوە 5 بەیاننامەمان دەرکردووە لە کاتی خۆپارێزیە کە ئێستا لە ناو پەیجەکەی سندیکا ڕۆژنامە نووسانە هەیە لە بەرامبەر ئەو پێشێلکاریانی کە لایەنە ئەمنیەکان ڕوبەڕووی ڕۆژنامە نووسەکانیان کردەوە لەگەڵ 4 ڕێنمایی تەندروستی تایبەتمان دەرکردووە و بەشی نوێنەری فیدراسیۆن بۆ سەلامەی پیشەیی نزیکەی تقریباً 5-6 لاپەڕە ئەبێ ئەگەر لە پەیجی سندیکا هەموو هەموو عالم لە مەسائلە تەندروستیەکە لە ئێستا زیاتر چوە سەر مەسلەی ڕۆژن تا ئێسم باسی ڕۆژنامە نووسمان کردووە چۆن لە بەرەکانی جەنگا خۆی پارێزێ بۆ مەسلەی تەندروستی ئێستا مەکتەبی سەلامی پیشەی و بەشی سەلامی پیشەی لە فیدراسیۆن زیاتر هەنگاوی بۆ ئەم بارودۆخەناوە بەڵام ئەوەش ئەکرێتە زانچی ئێمە کاتێک کە باسی ڕۆژنامە نووس ئەەکەین بە تەنها لە ناو ژینگەیەکە ئەبێ بزانین لەکوێ ئیشەکات ژینگە میدیایەکە چۆنە یاساکانی تایبەت بە ژیانی ڕۆژنامە نووس و پیشە ڕۆژنامە نووس لە هەرێمەکە چۆنە چ جۆرە میدیایەک ئەڕوات بەڕێوە ئەچێت بەڕاستی لە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم ئێمە ژینگەکەمان پێویستی بە دەستکاریە شێوازی مامەڵەکردنی ڕۆژنامە نووسان لە ڕووی لە ئاسی حکومڕانی و یاساییە پێویستی بە دەستکاری ڕۆژکاری ڕۆژنامە نووسی بە پیشەنە ناسیێنراوە لە ناو دەستگاکانە بۆ نمونە ئێستا هەموو کەناڵە جیهانیەکان جەزیرە BBC هەر کام لەوانە بیگرە یاسایەکی هەیە بە حقوقی سەحەفی داخل المؤسسات الصحفية إعلامية واتە جگە لە یاساکەی وڵات هەموو مؤسسەیەک قوانینی تایبەتی هەیە بۆ پارێزگاریکردن لە ڕۆژنامە نووس لە ناو دەستگاکەیە لە مۆڵەتی لە دابینکردنی کەلوپەلی خۆپارازی لە کاتی نەخۆشیە دەستگاکە بێت چی بۆ بکە لە کاتی مردنا ئەبێت چی بۆ بکە لە کاتی مۆڵەتی دایکایەتیا بۆ ژنان ئەبێت چی بکرێ ئەم قوانینانە لە ناو مؤسساتی ئەعلامی هەرێمی کوردستانە نییە لەبەرەوە ڕۆژنامە نووس ئەتوانم بڵێم لە هەرێمی لە گرێبەستەکانی لەوانێ بەشێکی کەم ئاماژەی هەندێک لە گرێبەستەکان تایەتی بەڵام ئێمە ئەگەر وەرە بۆ سندیکا ڕۆژنامە نووسان بزانێ ڕۆژانە چەند گلەی ڕۆژنامە نووسمان بۆیە کە نەک لە گرێبەستەکاشتی بۆ دیاری گرێبەستەکانە بێن یەکێک لە خاڵەکانی دیکە کە بڕیار بۆ لە کۆنگرەکان ڕۆ باسکرێت کاریگەری سەربابەتی سیاسی و بازرگانی ئێستانی ئەبینین لە ناو باشووری کوردستانی شەندێکەیە کە هەندێک لە بازرگانەکان ئێستا هەندێک لە کەڵانەکانی ڕاگەاندنیان کردوێتەوە ئەم ڕەوشی کوردستان لەم بابەتەیە چۆنە لەسەر کاریگەرە سیاسیەکە و بازرگانیەکەش
ئەتوانم بڵم ڕۆژێکی باشوانیە بەداخەوە ئێمە لەبەرەوەی میدیا لە هەرێمی کوردستانە میدیایەکی سیاسیمانە زایدە میدیایەکی بازرگانی میدیایەکی خزمەتگوزاری نیشتمانی ئەوانەمان نیە کە ڕۆژنامە نووس تیایش بکە لەبەرەوە ئەم بارودۆخی میدیا ئەهلیەکەش نەماوە ئەهلیەکە توانم بڵم لەو شێوەی کە هەبوو لە پێشانەما بوونەوە بۆ نمونە ڕۆژنامە ئالیانەی کە بۆ شێوازا بوون هەستەکە ئێستا بەرەو کردی تایبەت و بازرگانی ڕۆشتون ئەتوان بڵێم لە سێ مۆدیلەکەی میدیا مۆدیلی بازرگانی و سیاسی لەم هەرێما جێب ئەڕوات ئەم دوو مۆدیلە بازرگانی و سیاسی هیچیان بۆ ڕۆژنامە نووس باش نین هیچیان بۆ خزمەتکردنی هاوڵاتی وەکو میدیا باش نین لە ڕووی ناوەڕۆکەوە و هیچیشیان بۆ ڕۆژنامە نووس باش نین بۆچی لەبەرەوەی سیاسیەکە لەسەر ئەساسی سیاسی مامەڵە لەگەڵ ڕۆژنامە نووسانەکە و جگە لە سیاسیش لەسەر ئەساسی مەزاج ئەمە ڕۆژانە کەیسمان بۆیێت کە بەویستی بەڕێوەبەری کەناڵەکەی بەدڵی بوو باشە بەدڵی نەبووی کاتە دەرەوە ڕێک موچەکەی ئەبڕێت یا شوێنەکەی ئەگۆڕێت هینی بەپی توانە و ئیمکانێتەکەی مامەڵە لەتوان بەرپرس هەڵستن بۆ ماوەی 6 مان کەناڵێک دانێت بۆ ماوەی 6 مان کەناڵێک دانێت لە 500 ڕۆژنامە نووس بووکە ئەوە من سیاسیەکان باس کرد بازرگانیەکان هەر زۆر وێرانتر ڕۆژنامە نووسمان هەیە زۆر ئەکتیڤ و چالاکە ساڵ زیاترە لە کەناڵێک ئایشەکە ئەڵە تا ئێستا گرێبەستم نییە هیچ گرێبەستێکی بۆ نەکراوە یا گرێبەستیشان بۆ کراوە ڕۆژنامە نووسەیە هاتووە گرێبەستەکەی پیشانداوین کە منم بۆ ماوەی ساڵەگە بێ لەم کەناڵە ئیش بکەم یەکسەری کاتە دەرەوە دوای دوو مانگ لەگەڵ ئایا لەگەڵ بەڕێوەبەر مەزاجی ناگونجێت یا هەڵەیەکی کردووە یا شتێکی کردووە لە کاتێکە ئەفونکە ئەبێ قەرەبووی بۆ بکەیتەوە ڕۆژنامە نووسە بە پێی یاسای گرێبەست ئەبێ قەرەبووی بۆ بکەیتەوە تۆ چۆن مەسەڵەن لە پڕا ڕۆژنامە نووسێکەکەیتە سەر شەقام چۆن ئیش بدۆزێتەوە لە هەندێک لە گرێبەستەکانیشان ینی لە هەندێک لە کەناڵەکان مافی ینی ئەگەر حاڵەتێک ئەگەر ئەو کەسە ئیزن پێن مافەکەی تیا دیاری کراوە سێ مانگ بۆ نمونە لە یاسای کارا بۆ شێوەیە کە سێ مانگ تۆ موچەکەی پێ بدەیت بەڵام لە هەندێک کەناڵی ڕاگەیانی دیکە نەکراوە ئەمە لەوانەیە چەند هۆکارێکی هەبێت لەوانێت توێسە بە من بڵێ ئەی ڕۆژنامە نووسەکە خۆی بۆچی و گرێبەستە واژەوەکە گرفتەکە لەمایە ینی ڕۆژنامە نووسەکە ناتوانێت بەرامبەر دەستگایکی گەورە بەرامبەری بۆستێتەوە یان چاوەڕێی هەلی کارێکە کاکە هەلی کارێکی بۆ بکرێتەوە لەسەر خاڵێک لەوانەیە نەتوانێت لەسەر بابەتە بکە بەڵام ئێوە وەکو سندیکا بۆ لەگەڵ دەستگاکانە قسە ناکەن کە دەبێت بۆ نمونە وەکو خۆت وتت زۆربەی دەستگا جیهانیەکان مافی ڕۆژنامە نووسانیان هەیە بەڵام کە تۆ مافی ڕۆژنامە نووسەکەت نییە ئیستیقاقی ڕۆژنامە نووسەکەت نییە لە گرێبەستەکە ئەم خاڵانە بۆ پێیان ناڵێن بۆ ئەم خاڵانە جێناکەنەوە خۆی لە یاساکە هەیە مەسلەی گرێبەست لە یاسای ڕۆژنامەگەری هەرێمی کوردستانە باسی بەڵام لە گرێبەستی زۆربەی دەستگاکانە ئەوە نییە من یەک شت بڵێم زۆر شت هەیە بێ سندیکا ڕۆژنامە نووسان بیکات بەڕاستی بۆ نایکا بەشێکی گرفت دروستەکرێ بەشێکی وابەستەی ئەوتانێ هەر هەنگاوەنیت بۆ کارێک لە پڕا ئیشەکان ئەوەستێت پێویستە زۆر شت سندیکا ڕۆژنامە نووسان لە ناسنامەی ڕۆژنامە نووسی بۆ نمونە ئێمە لە سەری 5-6 ڕۆژنامە نووس هەوی ڕۆژنامە نووسی لە گیرفانای چەندیان کاری ڕۆژنامە نووسیەکەن چەندین ڕۆژنامە نووسی ئەکتیڤ و چالاکە بینم کە ڕۆژانە لە شەقامەکانە ڕووماڵەکە بە ئاواتە هەوێ سندیکا ڕۆژنامە نووسانی هەبێت تاوە کوێستنیەتی لەولاوە خەڵکانێکی زۆر ژماری هەوێ ڕۆژنامە نووسی هەیە ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان کارێکی ڕۆژنامە نووسیشی نەکردبێ لە ڕووی ئەمەوە پێویستی بەچاکردن لە ڕووی گرێبەستی گەوریشە لە ناو سندیکا لە ڕووی گرێبەست بەڕاستی ئەزانی چۆنە ینی من هەموو جارەڵێم ئێمە زۆر دەستگاکان گلەیمان لەکەن ئەڵێن پێشێلکاری لایەنە ئەمنیەکان بەرامبەر ڕۆژنامە نووسانێکن من ئەڵێم ئەو راپۆرتی کە ئێمە دەریەکەین زۆرترین پێشێلکاریەکانی شەقام و لایەنی ئەمنی و ئاسایش و حکومەتە باوەڕ کە بینە ناو دەستگاکانەوە پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامە نووسان لە دەستگاکانە تۆمار بکەین کە ئەبێ بیشیکەین راپۆرتەکەمان سێ ئەوەندەی لێدێت ئەوەندە پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامە نووس ناو دەستگاکە هەیە ڕۆژنامە نووس لە هەرێمی کوردستانە ڕۆژنامە نووس قوربانی ژینگە سیاسیەکەیە قوربانی ژینگە میدیایەکەیە قوربانی ژینگە موئەسسەسیەکەیە قوربانی بۆشاییە یاساییەکانێ لەم هەرێمی کوردستانە ڕۆژنامە نووس کارەکەی ڕوون نییە یعنی مافەکەی ڕوون نییە بۆ نمونە ئەوەی کە ئەڵێ بە دوای کاراگەڕێ بۆ ڕۆژنامە نووس ئەو شتانە قبوڵەکات من زۆر ڕۆژنامە نووسێ سکاڵام لاکاڵم بۆ قبوڵیەکەیت ئەگەر قبوڵی نەکات لە شوێنێکی تر جێی نابێتەوە پیشەکەی بۆ نمونە ئێمە جیاکاری هەیە لە کرێ ڕۆژنامە نووسە لەوانەیە تۆ بۆ نمونە ئێستا بە تقریبی بڵێن بە 500,000 شەکەی ڕۆژنامە نووسێ لە شوێنێکی ترا بە $2,000 شەکە بە $3,000 شەکە ڕۆژنامە نووسێ پەیامنێر ئەڵێن بە چەند کارەکە لە بە 200,000 ڕۆژنامە نووسێکی تر لەولا لەبەرەوە ناچارە بێ ڕۆژنامە نووس جاریوا شوێنەکە ئەگۆڕێت جاریوا هەیە ستایلی ئیشی ئەگۆڕێت
ناچارە لەبەرەوەی ژینگەی ئیشکردن و مافی ڕۆژنامەنووس زۆر فەوزایە. گوێ لەم هینەی من و تۆ بەیانی ئەگەر حەزیت بۆ کاری ڕۆژنامەنووسی هەبێ هەر لە ئێستەوە لە بۆ خۆی لە ماڵەوە دانیشیانی ئەگەر ئەمە حاڵمان بێت و بەم شێوە بێ لەوانەیە من و تۆش باشتر بزانی لەوانەیە زۆر خراپتریش بێتەوە بەڵام دیوێکی دیکەشی تایە بەداخۆیانی ئێستا هەندێک دەستگا هەیە وەکو خۆت وتت ڕۆژنامەنووسی بە پیشە نەناسێنراوە لە هەمان کاتیشدا سندیکا نازان بۆ کاری لەسەر و بابەتە نەکردووە کەسێکەمە دەستگایەکەم داناوە لە شوێنێکەوە کەسێک هیچ ینی نەئەتەکێتی ڕۆژنامەنووسی هەیە نەبە لە بابەتی ڕۆژنامەنووسی ئەزانێ نە حیچە بەڵام من دەستگایەکم بۆ ئەوەی هەواڵێکم پێ بگە ئەگەر مکافەیەکی 5,000 دیناریە نەزانم شتێکی وای پێ بدەم ئەمە چی خۆیە ناسێنێڵە من نوێنەری فڵان و ینی بە کورتیەکەی ببوورم یان قسەیەکەم سقلی قورسایی ڕۆژنامەنووسیشان نێشتو ئەم کەسانە ئێوە بۆ ڕێگادەن ئەم کەسانە بەم شێوەیە کار بکەن. من ئەوەی کە جەناب تەڵی خەڵک سارد ناکەمەوەلەوەی کە بێ بە ڕۆژنامەنووس من خۆم لە ڕۆژنامەنووسیەوە هەنگاوم ناوە بۆ هەموو شوێنەکان پێگەیشتوم کارێکی پیرۆزە لەنەوە دەکانەوە ئیشمتیا کردووە لە ڕۆژنامەنووسیا پێگەیت بتەوێت کەسایەتیت بۆ دروستە بێت لە ڕۆژنامەنووسی و ئەڕێ ئەبی بە سیاسی ڕۆژنامەنووسیە ئەبی بە زۆر کارکتەری سەرکەوتوی تر لەبەرەوە ڕۆژنامەنووسی خۆی مەدرسەیەکە کە کاری ژیانە قورسەش بەڵام ئەمە نەکبرن لە هەرێمی کوردستانە هەیە لە هەموو جیهانە قورسترین من لە ئەوروپا ئەم خوێن کە ئەم تعاروف مەکریان و چیە خوێنە مستەحافە یانە و ئیشە قورسە چی هەڵت بژاردووە ئینگلیزەکان پیانەوتم کارەکە گەورەترین شایستەی هەیە کارێکی زۆر پیرۆزە کارێکی زۆر بەڕاستی شایستە ئەوەیە تەقدیر بکرێ ئێمە لەسەر ئەم خەلەلانە ئیشەکەین بۆ ئیچاک ببینە سەر ئەوە ڕۆژنامەنووس ئێماڵێن جەناب تەڵی ئێهمالی سندیکایە هەر شتێکی تر بەڵام وەکو وتم ژینگە سیاسی و ژینگە میدیایی و مؤسسەکەش بەڕاستی زۆر جارکاری ڕۆژنامەنووسی بەلا ڕێیا بردووە وەک جەنابەت باسیەکەی خەڵکانێکی کردووە بە ڕۆژنامەنووس کە بە ئەتەکێت و کاری ڕۆژنامەنووسی ئیش ناکە لەژێر پەردەی ڕۆژنامەنووسیا زۆر شت ئەکرێ کە ئیشی ڕۆژنامەنووس نییە کە شایستەی ڕۆژنامەنووس نییە من بۆ ڕاگررتنی بەڵانس ئەڵێم ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستانە لەم ژینگە سیاسی و میدیایی و یاسایی و بۆشایی یاسایی و مافیەکانە قوربانیە بەڵام فریشتەش نییە هەڵەژەکات فریشتەش نییە هەڵەکردنەکەشی من ئەڵێم ڕۆژنامەنووس کارکتەرێکی منەفیزە کارکتەرێکی جێبەجێ ینی پێناسەکەی ئێستا لە یاسای سندیکای ببوورە لە یاسای ڕۆژنامەگەری کوردیشا هەیە ڕۆژنامەنووس ئەوەیە کە لە دەستگایکی ڕاگەیاندن کار بکات ئەنی هەست ناکەن ئەمە خەلەلەکە بێ ینی بۆ ڕۆژنامەنووس ئەو کەسە بێکە لە دەستگایکی ڕاگەیاندن کارەکە لەوانەیە بۆ نەقابلیەتی نەبێ وەکو پێم وتی دەستگایەک بیکا بۆ شێوەیە بۆ ئەو کەسە نەبێت کە ئێوە کارەکان بەو شێوە ڕێخەنەوە لە سندیکا کە کەسێک کە باجی سندیکای ڕۆژنامەنووسانی پێ نەبوو ڕۆژنامەنووس نەبێ ئێوەش بە کۆمەڵێک فلتەر ئەو کەسە بکرێ بە ڕۆژنامەنووس ئەمە سندیکا چەند ساڵە هەیە من وابزانم ساڵێکە لە ناویان خۆم بە بەشێک لە کێشەکان ئەزانم ناڵم بێتینم سندیکا ئەوێ هەموو ئەم شتانە بکە ئەوێ جارێکی تر پێناسی ڕۆژنامەنووسی بکاتەوە ئەوێ جارێکی تر ناسنامەی ڕۆژنامەنووس دەستکاری بکرێتەوە کێ ئەکرێ بە ڕۆژنامەنووس و کێ ناکرێ بەڵام با بشزانین ئەمە بێعەرقەلە نابێت وەک خۆمان ئەزانین چەند کەناڵی ڕاگەیاندن دروست بووە لەم هەرێما تۆ ئەم پێناسەیە بۆیێنیت ڕۆژنامەنووسێک لە دەستگایکی ڕاگەیاندنە ئێستا چەند دەستگای ڕاگەیاندن هەیە خۆ بەس بریتینە لە کەناڵە سەتەلایت و رادیو ڕۆژنامە وەرەقیەکانمان بزانە چەند سایتی میدیایی کراوەتەوە چەند وێب تیڤیمان کردووەتەوە چەند ئەمانە کراوەتەوە ئەمانە بەڕاستی هەمووی پێویست ئێمە لە سەردەمی سوۆشیال میدیا لە سەردەمی میدیای نوێ ئێستامە سەردەمی میدیای نوێن لەمانە پێویستە جارێکی تر منیش ئەڵێم پێناسی ڕۆژنامەنووسی بکرێتەوە ناسنامەی ڕۆژنامەنووس پاکرێتەوە لیستی ناوی ڕۆژنامەنووسان کێ ڕۆژنامەنووسە و کێ ڕۆژنامەنووس نییە بکرێ دەستگاکان وابەستە بکرێن بە کۆمەڵی قوانینەوە هەر قوانین لەسەر ئاستی وڵات دەبێ هەبێ بۆ ڕۆژنامەنووس وەکو پیشە بناسیێنرێ و ئازادی بۆ فراهەم بکرێت لە ناو موسساتە ئەبێ بەڕاستی ئایا سندیکایی کات ئایا موسساتی میدیایی ئێمە ژینگەکەمان ئەوەندە گرفتی تیا ژینگەی میدیایی ئەگینا تۆ بێ نەک سندیکا ڕێخە بێ هەموو میدیا ڕێکخرێ ئەبێ مؤسسەیەکە بێ لەسەرەوە ئیدارەی میدیاکە ئێستا سوۆشیال میدیا هەیە ینی گرفتێکی گەورەیان دروست کردووە وێب تیڤیەکان لە هەمان کاتا هەندێک کەناڵی دیکەش هەیە ینی کەناڵی فەرمین کەناڵی سەتەلایتن
دەچی ینی دەبینی هەندێک ڕۆژنامە نووسی تایە نازانم ئەمانە ئەندامی سندیکان لای ئێوە یاخود نەخێر بە تایبەتی ئەو کەناڵانەی کە لە نێوان دوو کەوانە خۆیان ناوناوە تەرفیهی ئەمە کەناڵی تەرفیهی جیهانی شەبینین بەو شێوازە نییە کە ڕۆژنامە نووس هەندێک ڕەفتار هەیە لەسەر کەناڵێکی سەتەلایتی گەورە دەیکا کە ئەمانە هەموو قورسایی ڕۆژنامە نووسان نایڵێتەوە. ئێوە مافی لێپرسینەوەتان هەیە لەو کەسانە یاخود لێپرسینەوەتان لێکردوون بۆ ئەم کاراناکەن بەم شێوەیە؟ خۆی وەکو ئەڵێم تاوەکو ئێستا ئەم موئەسسەسە میدیایانەی کە دامەزراون لەژێر چەترێکانین کە ئەم چەترە وەکو چۆن بۆن منە ئێستا لە تۆ لە وڵاتێکی وەکو بەریتانیا بڵێ چەترێگەیە کە ئۆفکەمە لە ئەمریکا وەرە چەترێگەیە FCCە یعنی ئەمە چەترێکە کە ئیدارەی میدیا و ڕۆژنامەگەریەکە لە هەرێمی لە وڵاتەکە ئەم چەترە ئەم موئەسسەسەیە دێت قوانین بۆ کەناڵەکانی ڕاگەیاندەدانێت هەیە دەستگای میدیا و زانیاریمان هەیە ئەزان چی میدیا فرەخاوەنە لەم هەرێما بەس کەس خاوەنی ڕسمیشی نییە خاوەنێک مۆڵەتێداتێ خاوەنێک ڕێگری لەکە خاوەنێک دای ئەخات خاوەنێک داکۆکی لەکات خاوەنێک بەڵام خاوەنێکی سەرەکیشی نییە کە بتوانێت تێگڕای ئەم جارێ ئەبێ ڕێگە بدرێت چیە کەناڵی میدیایم با باسی ڕۆژنامە نووس نەکەین تۆ بۆ خۆت کەناڵێکە دانا و وێبتیڤەکە دانا و خۆت نانا و موئەسسەسەیەکی ئیعلامی بە چی یاسایەک دانراوی کێ ڕێگەی پێدراوی بەرپرسیارەتی چییە؟ ئێمە لە هەرێمی کوردستانە ئازادیمان هەیە بەس بەرپرسیارەتیمان نییە هەموو ئازادیەک ئەبێ بە بەرپرسیارەتی ڕێکخرێ لەبەرەوەی ئەو ڕۆژنامە نووسە ئەو کەناڵێکە تۆ گلەی دەیە من گلەیمەیە هەست بە بەرپرسیارەتی ناکە بەرپرسیارەتی بۆ دانەنراوە خۆی بۆچی تیۆری لیبرالی کێشەی دروستکرد لە ئەوروپا لەبەرەوەی بەرپرسیارەتی نەبوو بۆ تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵاتی بە دوای تیۆری لیبرالی هات لەبەرەوەی تیۆری لیبرالی فەوزای دروست کرد تا ئێستش دادگاکانە مەقسێ پسپۆڕێکی بەریتانیا تا ئێستش دادگاکانی بەریتانیا ئەڵێ باجی تیۆری لیبرالیە دەن لەبەرەوەی ئەوەندە سکاڵی بەرامبەر ژیانی تایبەت و سنوورشکاندنی میدیا و سنوورشکاندنی ڕۆژنامە نووسیتیایە لە دوای لە تیۆری لیبرالی تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی هێنا ئەوان هاتن دوای زانیان تیۆری لیبرالی فەوزایان بۆ دروستەکە تیۆری بەرپرسیارەتی یاندانە کەناڵ و میدیا و ڕاگەیاندن و ڕۆژنامە نووسیان بەرپرس کرد بەرامبەر کۆمەڵگە بەرامبەر ئەمنی قەومی بەرامبەر نیشتمان بەرامبەر مافی تاک بەرامبەر مافی هاوڵاتی ئێمە ئەم بەرپرسیارەتیەماندانە ناوە بۆیە خەلە لە دەستگا هەیە خەلە لە ڕۆژنامە نووسا هەیە خەلە لە سندیکا هەیە خەلە لە ناوەڕۆکی میدیایمان هەیە هەر نەک میدیا فعلیەکان سۆشیال میدیا و وێب تیڤی هاتو دنیای فەوزای بۆ دروست کردوین یعنی من لە ڕوانگەی خۆمەوەڵێم هیچ ژینگەیەک لەم هەرێمە بەقەدەر ژینگەی میدیایی فەوزایەتیانی و پێویستی بە چاکردنی ئالێرا ڕۆژنامە نووس بۆتە قوربانی لەگەڵەوەش بۆتە قوربانی ڕۆژنامە نووسیش ئەڵێم فریشتەنیە لەبەرەوەی کارەکرێکی منەفیزە ئیشی پێکرێت کەناڵێکە ئەڵێ بڕۆ ئەوەم بۆ بکە بۆم گەورەکە بۆم قەتعکە بۆم لا بەخۆ و منەفیزە کەواتە ڕۆژنامە نووسیش لێرا بۆتە کارکتەرێکی دەگەڕێمە وڵات قسە لەسەر دواتەوەرەکەم وەکو ئەنی کەسێک خۆت ڕەگەزی مێینەی یەکێک لە خاڵەکان کە بڕیار بوو لە کۆنگرەکە بەس بکرێ یەکسانی دەرفەتە بۆ هەردوو ڕەگەز لە کاری ڕۆژنامەگەریە قسە لەسەر و بابەتە زیاترەکەم لەگەڵت دەچینە لای هاوکارمان کاروان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێری پایتەختەوە لەگەڵمانە کاروان ڕۆژ باش زانیاریەکانی ڕۆژ لە هەولێرەوە چین حەزەکەم زیاتر باسی بابەتی ئازادی ڕۆژنامەگەریم بۆ بکەی لە هەولێر ئێوەکو کەسانێک کە کاری مەیدانی دەکەن لە چه ئاستێکدایە و بابەتی دەرکەوتنی چەند حاڵەتێک لە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەولێر و بە تایبەتی لە قەزای سۆران. ڕێبین بەیانیتان باش بەیانی هەمولایەک باش سەرەتاگەر بۆ دەست پێ بکەم ئەمڕۆ شاری هەولێر تا ڕادێک کەشەکەی گەرمە بەرزترین پلەی گەرمی دەگاتە 27 پلاوە نزمترین پلا چواردەیە ئەمەش دەتوانی بڵین هاتنی هاوینێکی پێشوەختە بۆ پێی کە کاتێکە پلەی گەرما کەمێک بەرز دەبێتەوە لە شاری هەولێر گەرمایەکی زۆر دەبێ وەک ئاشکرایە ئەمڕۆژ ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەری یاخود ڕۆژنامە نووسیە ئەو ڕۆژە لە هەمووان ئاشکرایە لەلایەن ڕێکخراوی یونسکۆی سەر بە نەتەوەیەکگرتووەکان دیاری کراوە ئەمڕۆ ڕۆژێکە کە ئازادی ڕۆژنامە نووسان تێیدا با بڵین بەرجەستە دەبێت یاخود باز دەکرێت ئەو تونند و تیژی ئەو پێشێرکارانە کە بەرامبەر بە ڕۆژنامە نووسان دەکرێت بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە نەبووایە دەبوایە لە مانجی 4 لە 22 4 لە وڵاتی هۆڵەندا
با بڵێن کۆنگرەی جیهانی ئازادی ڕۆژنامەوانی بکرێت بەڵام بەهۆی ئەم ڤایرۆس و ئەم بڵاوبوونەوەی کۆرۆنا دواخراوە بۆ مانجی دا کە لەوێ زیاتر لە 1000 با بڵێن کەسایەتی و ڕۆژنامەنووس لە سەرتاسەری جیهان بەشداری تێدا دەکەن و 6 با بڵێن پانێڵ و سیمیناری تێدایە بۆیە ئەگەر باسدا ئازادی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان بکەین بە شێوەیەکی گشتی هەمومان دەزانین کە تا ڕادەیەک ڕۆژنامەنووس با بڵێن لەبەردەم ئەرچێکی زەحمەتدایە بە تایبەت لەوەی کە بە دەستکەوتنی زانیاری یاخود با بڵێن قۆڕەکردنی هەندێک زانیاری لەلایەن با بڵێن بەرپرسان و لەلایەن لێپرسراوان و با بڵێن پێدانی بە هەندێک ڕۆژنامەنووس و پێنەدانی بە هەندێک ڕۆژنامەنووس دیکە ئەمە جارێک دیکە بخۆی پێشێلکاری و با بڵێن بەرامبەر بە ڕۆژنامەنووسانە ئەگەر بینە سەر ڤایرۆسی کۆرۆنا لە چەند ڕۆژی ڕابردوو لە سونی پارێزگای هەولێر بە تایبەت لە قەزای سۆران 6 حاڵەتی دیکەی توش بووە ڤایرۆسی کۆرۆنا با بڵێن دەستنیشان کراوە بۆیە ئەمەش وای کردووە کە بەرپرسانی تەندروستی لە سۆران پشکنینی زیاتر ئەنجام بدەن بۆی کە حاڵەتەکان بە زووی دەستنیشان بکرێ بڕیارە شاندی حکوومەتی هەرێمی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان جارێک دیکە سەردانی بەغدا بکاتەوە کە ئەمەش دوای ئەوەی کە هەفتەی ڕابردوو چەندین دیدار و کۆبوونەوەی ئەنجامدا بۆیە جارێک دیکە ئەمڕۆیان بەیانی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکاتەوە بۆی کە گفتوگۆکان لەگەڵ حکوومەتی عێراق زیاتر چڕ بکەنەوە هەر ئەمڕۆ دەستەی وەبرهێنان کۆنگرێش ڕۆژنامەوانی هەیە لەو کۆنگرە ڕۆژنامەوانیەدا ڕاگەیاندنی 1000 پرۆژەی وەبەرهێنان ئاشکرا دەکات و تا 1000 پرۆژەی وەبرهێنان لەسەر تاسەری کوردستان ڕادەگەینێت کە دەست دەکرێت بە کارکردنی کامەش وا دەکات هەلێکی کاری زۆر بۆ با بڵێن بۆ هاوڵاتیان بۆ کاسبکاران دروست بکات ڕێبینەمە بەشێکی ئەو زانیارانە و کە لەلای من بوو لە شاری هەولێر من دەگەڕێمەوە لای ئێوە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی زۆر سپاس بۆ هاوکارمان کارۆ مەسعود کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێری پایتەختەوە لەگەڵمان نەبووی دکتۆرە پێشەوەی بەمە سەر بابەتی یەکسانی دەرفەت بۆ هەردوو ڕەگەز کاروان بابەتێکی زۆر گرنگی وروژاند قۆڕخکاری زانیاری نەک تەنها ینی بابەتی زانیاری ئەبینین ینی دوو مؤسسەی گەورە سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان لەوانەیە مافی خۆیان بێت تا ڕادێک بۆ نمونە کە کۆبوونەوەکی سیاسی خۆیان دەکەن کەناڵەکانی خۆیان بانگ بکەن یا ڕێگەبان بچن ناو کۆبوونەوەکان بەڵام دوو مؤسسەی گەورەی وەکو سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان سیرەکەی جار زۆربەی جار لە کاتی کۆبوونەوەکانیان لە کاتی هەندێک بابەتی زانیاریە تەنها کۆمەڵێک کەناڵی دیاریکراوی حزبێکی دیاریکراون زانیاریان پێدەدەن ئەوە ڕۆڵی ئێوەکو سندیکا ینی بۆ ئەم دەرفەتە بۆ هەمووی نەبێ خۆ ئەمە حیزب نین ئەمەش مؤسسەی حیزبین من لەگەڵ قسەی کاکارۆنان بەڵێ کێشەی سەرچاوی زانیاری هەیە لەم هەرێما کێشەی جیاکاری پێدانی زانیاری هەیە لەم هەرێما ڕێگە پێدانی ڕووماڵکردنی کۆبوونەوەکانیشیان هەیە نەک تەنها ئەوە بەڵێ ینی ئێمە بەشی زۆری ئەو پێشێلکاریانی کە تۆمارەکرێت لە هەرێمی کوردستانە لە لای ئێمە ڕێگریکردنە لە ڕۆماڵ هەتاوەکو ئێستا ینی ئاستی زۆر زۆر بەرزی هێناوە کە جیاوازی هەیە لە بۆ کەناڵ ڕۆژنامەنووسەکان جیاکاری ئەکرێت ئەوە دەرگای سەرچاوی هەواڵانیە لە بەردەستیانە و یەکێکە لەو بابەتانە بەڕاستیە بێ بە جددی سندیکاوە بێ بە جددی لاەنە پەیوەندیدارەکانیشی لەسەرکەن لەبەر ڕۆژنامەنووس بە دوای ئەو سەرچاوی زانیاریە بەشێکی زۆری قوربانی و پێشێلکاریەکانیە درێت من لەگەڵ ئەوان بەڵام ئێمەش ئەوەش بزانین کە ژینگەکە بە هەموویەوەی دروست کردو ئەم ژینگە حیزبی و سیاسی یەکشتی تریش بڵێم بۆەوەی من لەوەی داکۆکیم لە ڕۆژنامەنووس تا سەر ئێسقان داکۆکی لە ڕۆژنامەنووسەکەم بەڵام لایەنە ئەکادیمیەکەمێ بەڵانسیش ڕاگرم بەشێکی لە کەناڵەکانی ڕاگەیاندن هەڵێم هەمووی بەتای ینی ئەوواڵێم هەندێک لە کەناڵەکانی ڕاگەیاندنیش مامەڵی تەندروستیش بە زانیاریەکانەوە ناکەن خۆمانە زانیاری گەوراگرێ زانیاری ئەشێوێنرێ زانیاری تێک ئەدرێ ئەمەش نابێ بکرێ وەک چۆن نابێت دەرگای
سەرچاوی هەواڵ بەڵام لە داخلێەوە نابێت جیاکاری بکرێت دکتۆرە لە هەردوو لایەنەکە یاسا هەیە ینی ئەگەر ڕۆژنامەنووسەکە پێش یاساکان حکومت بەنابەرێتە بەر یاساکان سکاڵا تۆمارکە بەدەستێنانی زانیاری بە هەموو کەم و کوڕیەکانەوە کاتەی جێبەجێ بکرێت لەسەر بەشی سێهەمی ینی ئەو کۆنگرەکەی کە بڕیار بۆ ساز بکرێت یەکسانی دەرفەت ئێوەکو کەسێک کە لە کایەکەیان و لە بابەتەکە کارەکەن یەکسانی دەرفەت بۆ ڕێگەزیمەی نۆنێرین لە باشووری کوردستان چۆنە بینن خۆی فیدراسیۆن ئەو بابەتەی زۆر گرنگ وەرگرتووە مەسلەی ژنانی لیژنەی ژنانی هەیە کە من خۆم نوێنەری کوردستانم لەو لیژنەی ژنانە زۆر ئیش لەسەر ئەوەکە و بەردەوام من کۆنتاکتم هەیە باش کار بۆ ئەوەکە کە ئەو یەکسانی هەبێ و نەک یەکسانی هەبێ بەڕاستی بارودۆخی ژنانی ڕۆژنامەنووسانی مێینەش لە تێگڕای جیهانەوە بە تایبەتی لە وڵاتانە بارودۆخێکی باش نییە ژن بەڕاستی لە ناو دەستگاکانی ڕاگەاندن لە هەرێمی کوردستانە هەمیشە متومە لە پێگەیەوە لە ڕۆڵیەوە و لە ئیشکردنی میدیا لەسەر کارکتەری ژن هیچیان تەندروست نین هەلی یەکسان بۆ ڕۆژنامەنووسانی ژنانی ڕاستە کۆمەڵی هۆکار هەیە بەعام لە جیهانە ژنی خستووەتە دواوە لە هەندێک ناوەندا بەڵام ئێستا ئێمە تاوەکو ئێستا بەڕێوبەری کەناڵک چەند بەڕێوبەری کەناڵک نەشناڵیەکانمان ڕەنگە کەناڵمان هەبێ بەڕێوبەرەکەی ژن بێ بەڵام کەناڵە نەشناڵیەکان کەناڵە حیزبیە گەورەکان بەڕێوبەرێکی ژنیتیانە ژن پێگەکەی باش نیە لە ناو کەناڵەکانی ڕاگەیاندنا ئەمە لەوە بڵێم واتە پێگەیەکی شایستەی نادرێتێ وەکو کار ئاستێک زۆر ڕۆژنامەنووس هەیە ئەڵێ بۆ منی باسەکە ئەڵێ جاری وا هەیە بابەتێکی کۆمەڵایەتیە بێگە 2 ڕۆژ من دەوام نەکەم چاوەڕێن من بچم بابەتە کۆمەڵایەتێکە ڕووماڵکەم چکە هەوایان هەر بە ئیشی ژنداکەوێت لەبەرەوە لە ژووری هەواڵە لە بۆردەکانی بڕیاردانە لە شوێنەکانی شوێنە ساخین و گرنگەکانە ژن ناهێڵم چێتە پێشەوە ڕێگەی پێ بڕیار بەدەست نیە لەگەڵ ئەوە شەمامەڵەکانیش تەندروست نیە لەگەڵ ژنانە کۆمەڵێک گرفت ڕوبەڕووی ژنان ئەبێتەوە لە ناو کەناڵەکانی ڕاگەیاندنا کە بەڕاستی شایستەی ژنانیە لەبەرەوە ئەو گرفتانە چین مەسلەی مامەڵە تەعاملکردن لەگەڵ ژناوەکو ڕێگەزی ژنێک مامەڵی لەگەڵەکە ناڵێم زۆر بووەتە حاڵەتێکی زۆر بەڵام حاڵەتی مەسەلەن گێچەڵ پێکردن تا ڕادەیەکەیە ژن لەسەر ئەساسی جوانیەتی و شکل و شێوە وەرەگیرێ نە لەسەر ئەساسی پێبوون و توانە خۆی گلەکان ئەوە ینی ئێستا زۆر لە ڕێگەزیمەینەکان دەکەن ینی ببوورم قسەیەکەم بەڵام جستەی بەکارهێنێ لەو بابەتانەیە ئەمە ڕۆژنامەنووسان بۆ خوانەوەش و گلیان لێ ناکرێت ئەزانی چۆنە واقعەکە وای لێەکە من گلەی لە ڕۆژنامەنووس کەمەکەم و گلەیش لە ژن کەمەکەم چۆن پێشووتر خۆ پێوتم کەسێکی ئەکادیمی باڵان سەپارێزی لەم بابەتەش هەر باڵانس بپارێزم ژنیش ڕاستە من لەگەڵەوەم ڕۆژنامەنووسی کچیش زۆر جار پەنا بۆ هەندی حاڵەتی تەجمیلات و جوانکاری و هەندی ڕێگەی ترە بابەوەی بچێتە پێش ئەمە بەڕاستی تەندروستی پیاوانێکی ڕاگەاندنێکێک لە گلەکانیان لە ژنان ئەوەیەکانی فعلەن منی ژەوە ئەڵێم تۆ نابێت سازش بە هیچ شتێ بکەی بۆ دەستکەوتنی شتێک یەکەم دووەم بەڕاستی من ئەوەم وتووە مجار بە ڕۆژنامەنووسەکان خول و ڕاهێنانیان پێەکەمەوە ئەڵێم من لە ئەوروپا کە ڕۆژنامەنووسم بینیوە کە ڕووماڵی کردووە کالەیەکی لە پیابۆک و بۆ بەرەی جەنگ بڕوات تۆکمە ڕۆیشتووە من ڕۆژنامەنووسە بینم هەندێک جار ئەڵێ بۆ حەفلە چێ دەچێت ڕووماڵەکات تۆ پێویست ناکات لە ناو بازاڕێکی گەورەی وڵاتێکی نەریتی بۆ نمونەوەکو کۆمەڵگەیەکی ئێمە بڵێ تۆکۆی بۆ حەفلە بڕۆی جلێکی حەفلە لە بەرکەی پێڵاوێکی بەرزی وەکو حەفلت لە پیابێ حاڵەت یعنی شکل و شێوەی کاری ڕۆژنامەنووسی ئەبێ بەڕاستی پێتەوە دیار بێت شخصیتت هەیکەلت جلو بەرگت ڕێک و پێکیت ئامادەیت یعنی تۆ پێویست ناکە خۆت بکەیتە کائینێکی هێندە جوان کە ئەچیتە ناو کۆمەڵگەیەکەوە لە بری ئەوەی کارکتەرە ڕۆژنامەنووسیەکە سەرنجت ڕاکێشێ من کارکتەرە جوانێکە ڕاکێش ڕەنگە ئەمە ژنانیش واقعەکە وای لێ کردبێ بۆ نمونە کەناڵێکی ڕاگەیاندن ئەگەر ئەو جوان نەبێ بەو شێوە مامەڵە ڕەنگە لەوە هەبێ ڕەنگە ئەوەژە بێ بەڵام تاوانی هەردوو لاشیتیای پێویستە بە هەردووکی چاکرێتەوە ئەزانی چۆنە ئێمەکەی ڕۆژنامەنووسمان پێناسە کردەوە کەی کاری ڕۆژنامەنووسیمان بە پیشە ناساند کەی کەناڵەکانی ڕاگەیاندنمان ملزەم کردوانی ملزەمکەین بە کۆمەڵی قوانینەوە کە مافی ڕۆژنامەنووس بپارێزێت جیاکاری نەکات مامەڵی ناتەندروستی نەکات گێچەڵی پێ نەکات سزامان لە بەرامبەر ئەمانادانا ئۆتۆماتیکی کشتەکان خۆی ڕاستەبێتەوە تاک وابەستەی ناو سیستمە هەر سیستمێکی تۆ لە ماڵی خۆتە قوانینی ماڵەکەت مناڵەکانت بە قوانینی ماڵەکەت
کەسایەتی مناڵەکانە دروستە بێ لە موئەسسەیەکە قوانینی موئەسسەکە کەسایەتی ڕۆژنامە نووسەکان دروستەکە لەسەر ئاستی وڵات قوانینی سیستمەکە کەواتە بێمە سیستمەکان چاکەین یاساکان چاکەین شێوازی مامەڵەکان چاکەین میدیا ڕێکخەین ڕۆژنامە نووس ئۆتۆماتیکی چ ژن و چ پیا و خۆی بۆ خۆی ڕاستە بێتەوە ئەلانە چاو گەورەکە لێکێک لە ئەرکە قورسەکان لەسەر ئێوە بێن بابەتانە ڕێکخەوە بڵێ زۆر سپاس بەڕێز دکتۆرە نەزاکەت حسێن سکرتێری لیژنەی داکۆیکار لە مافی ڕۆژنامەنووسان لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان زۆر سپاس بەم تۆرەی بەرنامەکەکە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکان و بەشداریکردنتان دەچینە پارێزگای دوهۆک شێوازێکی ڕاستەوخۆ نیسان کاروانمان لەگەڵا لە دوهۆکیش هەر کاروانمان لەگەڵا کاروان ڕۆژ باش دواترین زانیاریەکان لە دووەک چین و حەزەکەم توش قسەیەکت هەبێت لەسەر بابەتی ئازادی ڕۆژنامەگەری لە دوهۆک. بەێ دەمە هەوە باش بیتن سپێدا بینەرێنگەلێ کوردستان باش بیتن بابەتە گەرمی ئەڤروکەل پارێزگەها دوهۆکێ بابەتێ بژنیە خواندنە ئەلکترۆنیە لە زانک و خواندنگەهان تایبەتی ژیل خواندنگەهان و ئەڤروکە دەست پێکەتن بەلەبەری و ئەم بچینە سەر بابەتێ خۆوەک و تەدە دیارکردن و بابەتێ ڕۆژنامەگەری پارێزگەها دوهۆکێ گەلێک جاران گازندەش لای ڕۆژنامەوانان هاتی نەکردن و بابەتێ ڕۆژنامەگەری بابەتێکی ئالوزە یعنی ڕێڤەبەرن یانژی بێژین پارتێن دە ساڵاتدار پارێزگەها دوهۆکێ وەکو پێدوی هاریکارنین یانژی بێژین ڕێڤەبەرن میری پارێزگەها دوهۆکێ هاریکارنینن دیگەل ڕۆژنامەوانان بۆ پێدانا زانیاریان تایبەتی ژیل پارێزگەها دوهۆکێ gelek caran peyamneriyan jî bêjin rojnamevanên kanalên din jî pirêka sosyal medyayan jî pirêkên bêjin ya sendîka rojnamevanan gazindên wê yekê kirîne ku dezgehên mirî li vêre parêzgeha duhokê cidakariyet kent navbera kanalên ragihandinê da. Sebaret babetê ku xandina elektronîk û biryara dest pê biketin gel xwendkaran ku ji ber vayrûsê koronayê ku dewam hatîne ragirtin biryarek û sîstemê elektrînî bêjin berdewamên prosa xandinê bihête dan. Ji bo zêdetir zanyariyan jî mamostayê zankuyê karwan gelme de mamosta tu bixêr hatiye egerkerim ki eber kamîrê bûme diyarkê ku sîstemê elektrînîk û biryara xandin prosa xandinê berdewamî pê bihête dan. Carê destpêkê eker tu bûme zanyariyan bidey ka sîstemê elektrînî dê çawa bîtin xwendkar li çawa beşdariyê ket. بله سپاس سیستم الکترونی آنجی بیشین خواندن پرکا اینترنت آن خواندن پرکا دیر و هر دو وزارت خواندن بلند و پرورده قوت گیریتن خواندن پرورده واقعیت بزنم و که من زانی کوبتن پرکا الکترونی آنجی پرکا اپلیکیشنه که آنجی پرکا آپلود کردن یا پیزانی آنجی ماده و طلبه به خود دانلود کردن جانی آگهدار بن سروان بابت تیر خواندن الزانکوی آنجی خواندن بلند هر دو رکایه هم الکترونی بريكا موديولي بريكا همي سايت الجامعة وهم جي بريكا أونلاين كو لايف بهتا فكرن بينما مستوى قطابيان دا خواندن في شوازي بهتا كرن بله ما مستم بجین بدید ناته چند یا ناجح گوده چند یا ناجح بیتن تایباتی جی خوندکارن بجینین ناونجی و ین آمادهی هر وصلان خواندن آنلاین جی لزان کوی یعنی اول چند یا ناجح بیتن بخوندکارم دید ناته راستی جاری ام نشنو کارجی بدن بجین چند یا ناجح بیتن یا جی رقمه کی بدن بس دید نامن هند يعني سرکفتینا بتن چونکو به پلانکات دانان چه پلان دارشتینه بوینه و چه آماده کاری دیالک مازناتی نکردن بو افخاندن الکترونی همی پلس هاتیه کردن و هگر بحث پرورده بکن بنرات و آمادهی راستی قطابی هند او فکرانین او هزرانین او عینین بهتن برکا الکترونی بخینتن و دیبابین قطابیان خصوصا اوین بچیک اوانجی هند پیزانین ین الکترونیین کو بهن سر سایتی آن بهن سر اپلیکیشنی بزانن کازارو که وان چه گلگش وان خواندن و نویسین اصلا نزانن و قطابیه بچیک یعنی اف خوشی راستی نزانتن بهت وان اپلیکیشن دا وان معلومات ورگید برکا الکترونی بله ما مستم بجین پرکا آنلاین و خوندکارن زانکوی و کتا آماده پیدای. اول چند یا ناجح بیتن که هر ایکت مالا خود باشداری بکن یعنی آماده بونوی نبیتن زانکوی دا. اول جی ده کار دکرنیل سر خواندن کتن تایباتی جی رجا بجین یا زانستی.
يعني قطابی تولد خواندنی و بون برانبری مامۆستای بون نسبة یا خواندنی و نسبة یا زانستی گلکی کم بو آستی زانستی نوکه بگاوی بهین بريكا اونلاین بیرح يعني الگل قطابی از بار نکم آستی زانستی باش بیتون وکی دی گلک مشکله و معوقات تنج بو سرخستنا اونلاین یعنی ما اوجر خانانینه کو خواندن بريكا اونلاین آنجی اونلاینی بردوام بیتن بو نمونه كهرب مازنترين مشكلة تويت اونلاين تلايفي دا تا صد قطابيين الجلتا كهرب شو يعني طول جالون همي قطابيان هات يدابران وقت كده تاب 45 دقيقة خاندنتين اگر كهربيه تاف بروسو بروجرامي فكيفه وطلبه جي داخل بن او الحدود نزيك تشاركه كده يعني محاضرة تقريبا شن بيجين تكشو زائدا ما انترنت ما زنتري المشكله كراسي جالك خوفه خط انترنت بهمي جورين خو شريكن خوفه الكردستان بقري كارت جالك جران حتى جالك ارزان جالك خوفه الجالك عردانينه جالك خطابيا بيشنا بذكرن مشكله كديجي هي جالك بارود اخواني ابوري جالك خرابه يعني ان تلفوننا باشه انجي ايباد نينا انجي لابتوب نينا تشتكي ديجي قالك هرب من ناحية أبوري يعني فيتن هزرت تدا بيتكرن قالك قطابية ما بونمونا يعني أورنا آنجيت بن كامبا آنجيت بن شادرافا يعني أو شادرة كيفال قال ده نفرا شو يقول خدته أونلاين يعني ما زنترين أبا مشكلة كنا برسنجي ما فيتن أم برسفا وان هبي بسيارة ده حتى بشينو بزانين كده أف سيستم سرخستي بتنيانا ما مستعمل بسیار دی بکن چون که دم مبد ماهیکات هم بیشین خواندن الکترونی چه الکترونی بیتیان آنلاین هر برای اینترنتی بیشین یعنی اف هندک مالتین سه چهار خوند کار مال دهید اوج نبیت که شک و مثلا همین تمک دا یعنی بیشین همین پیوانشن بجداری و پروسه بن بله اكيد يعني جالك مالتين بس كادرك موانا بدن و گلک قطابیه تن ناف مال دست چار خش کبرای تن افده بتا مشکل از تشتکی دیم ذات ماجی بدم يعني افته تن وک ما مستو وک افکار ی چیت پرورده بتن چی چیزان کوی بتن اب خوشی شهرزاینیت اوان پروگرام دراستی اب خو محتاج گلک دورانه حتی بشین اوی پروسس سر بخن زائدا شكلي جالك مهم وجرين جام في ماجي بيبدان يعني هم قطابي وهم مستوى يلبن لودك ي نفسي ضغطك نفسي اجبر او ظروفات نكهين وجالك ما مستوى همي ما مستوى اتمالت خدا ام جهشينا نيفا يا سال 2020 حتى انه كان يزيك 4 راتب تمرقتين سال امتدا نهي وايك ندو نسي نشار وشنيكا وبنج ام نكات بنجدا وشنيكا به درسا بيجي بريكا اونلاين بقطاب يا بارو دخي همي نفسيه خرابه همي ابوريه خرابه وهم جي جواكينوكا جالك خرابه فبو سرخستنا افي بروسي بتن جالك اماده كاريت مازن هاد بنكرن حتى بروسه بشيوكي درس هاد با سرخستن بله مستقبل زور سپاس با آماده بودن زور سپاس بو زانیاری انت بله او زانیاری بونین کو ما مستقبل کو ما مستایزان کو کو او جده بجدار بیتن وی پروسه دا و کوی دا دیار کردن کو او کش او گرفتن بردم خوندکاران رنگ اف سیستم آماده کاری بنا هاتی نکردن کار تکرن که مازن یا نیگاتیو بجن یا خراب لسر پروسه خواندنه بکاتن و کوی وی دا دیار کردن او زانیاری بون ین کو ما مستقبل دین دیار کردن سپاس بۆ کاروان و میوانەکەشت کە لە دوهۆکەوە ڕاستەخۆ لەگەڵمانە بوون سپاس بۆ ئەوەی کە تاوکەسە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن و تەندروست بن خواتان لەگەڵ